دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. ئایا تا نۆزدەی ئەم مانگە لایەنەکان دەگەنە سازان؟ سیناریۆکانی دوای بیستی ئەم مانگە چین و کامە ئەگەر بەهێزترینە؟ مانەوەی بارزانی وەکو سەرۆکی هەرێم بە تەواوی دەسەڵاتەکانیەوە یان مانەوەی و هەموارکردنەوەی هەندێک لە دەسەڵاتەکانی یاخود بوونی سەرۆکی پەرلەمان وەکو باسەکرێت لەناو بەرنامەکەش گفتوگۆی لەسەرەکەین بە سەرۆکی هەرێم بۆ ماوەی 6 ڕۆژ یاخود هیچ لەوانە ئەپرسین لە میوانەکان بزان کامەگەر بەهێزە و ئەگەری ترچی هەیە. جگە لە سازان پارتی دیموکراتی کوردستان بە هیچی تر ڕازی نابێت. ئایا لایەنەکانی تر ئامادەن بچنە ژێرباری داواکاریەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە یاخود بە پێچەوانە پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە تەنازل لە هەندێک لە داواکاریەکانی بکات و لەگەڵ لایەنەکانی تر ڕێک بکەوێت؟ ئەگەر هەندێک لایەن لەگەڵ ڕێککەوتنن بە سازان بە ڕێگەی گەیشتن بە سازان و هەندێک لایەنی تر لەگەڵ ئەوەن کە بگەنە ڕێککەوتن بە پشتبەستن بە یاسا کەواتە کامیان ئەنجامەکە یەکلایی دەکەنەوە. هاوڵاتیانی هەرێم لە نێوان بەرداشی 5 حزبە سەرەکیەکە چارەنووسیان بۆ کوێ دەڕوات؟ ئایا لایەنەکان جددین لا گەیشتن بە ڕێککەوتن و دانانی سنوورێک بۆ نیگەرانی هاوڵاتیانی بەش قەیران؟ کێ ئاستەنگە لە بەردەم سازان و ڕێککەوتنی لایەنەکان؟ و دوجار ئەمانەوێت لەم بەرنمەیە بزانین ئایا ڕۆڵی پەرلەمانی کوردستان لەم نێوەندا چی دەبێت؟ ئەزیزانم، من یادگار فایقم، خۆشحاڵم لە ئەڵلقەی سەدی دووجار بیرکەرەوە لەگەڵتانم و بەردەوامم لەگەڵتان. بەرنمەیەم شەومان تایبەتە بەو پرسانەی کە لە پێشەکێکە ئاماژەم پێدا وەکو هەمیشە چوار میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە. لا دەستە ڕاستم دکتۆر سیروان زەهاوی ئەندامی لیژنەی دەستور لە پشکی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها دکتۆرا لە قانونی دەستوری بەخێربێن سەرچاوان، هەروەها دکتۆر ئیسماعیل نامیق ئەندامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان، دکتۆرا لە یاسا ئێوەش بەخێربێن سەرچاوان لە دەستە چەپیشم، دکتۆرە ڕێواز فایق پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها بڵین مەبەستمە لە ئاماژە بە اختصاسیان بەم چووکە سوودی لێبنین لەناو بەرنامەکە، دکتۆرا لە یاسای تایبەت بەخێربێن سەرچاو، هەروەها دکتۆر محەممەد بازیانی ڕێخەری گشتی بزافی چاکسازی ئێوەش بەخێربێن سەرچاو. وەکووە بینن هەر چوار بەشدار بووی ئەم شەومان خەڵکی و کەسی ئەکادیمی و دیارن بۆی ئەمانەوێت لە کۆتایی بەرنمەکە بە ئەنجامێک لی بینە دەرەوە. جێی خۆیەتی بە خێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانە ئەەکەم کە ئەم شەو بە پرسیار و بە دەنگدانیان بەرنمەکە جوانتر و دەوڵەمەندترەکەن. ئەرکنەبی هاوڕێیان کۆنتترۆلەکانتان ئامادە بکەن کەس دەست بە دەنگدان نەکە ئاچینە لای ڕاپرسی یەکەمی ناو ئەم ئەڵلقەی دووجار بیرکەرەوە. پرسیاری ئەم شەومان ئەوەیە: پێت وایە تا نۆزدەی مانگ لایەنەکان دەگەنە سازان؟ ناگەنە سازان؟ بڕیارم نەداوە. بژاردەی دەگەنە سازان ژمارەیەکە لەسەر کۆنتترۆلەکانتان، بژاردەی ناگەنە سازان ژمارە 2 لەسەر کۆنتترۆلەکانتان، بڕیارم نەداوە وەکو هەمیشە ژمارە 3 لەسەر کۆنتترۆلەکانتان ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرمونون سی چرکەتان هەیە. ئەوەی ئێستا دەیبینن دەنگدانی یەکەمی ناوە مەڵلقەی دووجار بیرکەرەوەیە و پرسیارەکەشەوەیە پێت وایە تا نۆزدەی ئەم مانگە لایەنەکان لایەنە سیاسیەکان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەگەنە سازان؟ ناگەنە سازان؟ اختیاری سێهەمیش بڕیارم نەداوە. کاتمان بەرەو کۆتایی دەڕوات. دەستان خۆش، کات کۆتایی هات. دکتۆر سیروان، ئێوە ئەندامی لیژنەی دەستورن لە پشکی پارتی دیموکراتی کوردستان و بە شێوەیەک لە شێوەکان ئەم شەو لێرە نوێنەرایەتی سیاسەتی پارتی ئەەکەم. بۆچی ئێوە هێندە سوورن لەسەر سازان؟ بەناوی خوای گەورە میێرەبان زۆر سپاس بۆ جەنابەت کاکە یادگار بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم چێوانەی کە لێرەن لەسەر ستێجەکە و چێوانیش کە لەوێ دانیشتوون. سڵام هەیە بۆ جەماوەری بە شەرەفی خەڵکی کوردستان کە متابعەمانەکەن. سڵام هەیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە لە ئێستا لە سەنگەرەکانی شەرەف پارێزگاری لە خاکی کوردستانەکە. سەبارەت بە پرسیارەکەت بۆچی ئەوەندە مکڕین لەسەر ئەوەی کە سازان بکرێت؟ لەبەر ئەوەی مکڕین لەسەر ئەوەی سازان بکرێت چونکە سازان جۆرێکە لە دیموکراتیەت کە دیموکراتێتی تەوافقی پێوترێ
ئەم جۆرە سازانە ئێمە بۆ یەکەم جار تاقیەکەینەوە بە شێوەیەکی عملی لە کوردستانە. حکوومەتی هیرێمی کوردستان لەسەر بنەمای سازان پێک هاتووە، پەرلەمانی کوردستان لەسەر بنەمای سازان پێک هاتووە، دیارە مەبەستم پۆستی سەرۆکایەتی پەرلەمانە چووکەندا پەرلەمان بە پێی استحقاقی انتخابی دێ. دەسەڵاتەکانی تریش تەنانەت وەزایفەکان گەیشتووەتە مدیر ناحیە و قایمقام و محافظ و ئەوانەیشە کە هەمووی بە سازان داهاتووە. ئەم پرەنسیپەی سازانە تەجروبەیەکی کەمی هەیە لە وڵاتی ئێمە، یعنی لەوە دەستی پێکردووە دەتوانین بڵین کاتێک پرۆژەی دەستور کە 96 ئەندا پەرلەمان دەنگی پێدا دواتر گەڕایەوە پەرلەمان لەبەر خاتری سازان، دواتر حکوومەتێک پێکهێنرا لەسەر ئەساسی سازان لەسەر بنەمای سازان. ئەم تەجروبەی ئەم حکوومەتە و ئەم پەرلەمانە ئەم 1-2 ساڵەیە تەجروبەیەکی فەتیەوەکو عەرەب دەڵێ دەبێ ئەمە دەستی پێوە بگرین. کاتی خۆشی من هەروەکو ڕایشکارێکی سەرۆکی حکوومەت کاتی خۆشی چەندین شاید و حاڵم کە چەندین ڕاو پێشنیاری جیاواز بۆی هات کاتێ تەکلیف کرابەوەی کە حکوومەت دروستکە، ڕایەوە بۆ هات کە حکوومەتی زۆرینە دروستکە. یعنی چ پێویست ناکە ئەم سازانە طبعاً خەڵکی قانونی خەڵکی زیرەک بە حساب کە سازان حکوومەتی بنکە فراوان حکوومەتێکی تەمەڵە حکوومەتێکی قەڵەوە وا دەکاتە چاکسازیەکان پەکی بکەوێ، وا دەکاتە نەتوانی خزمەتگوزاری ئەو تۆ پێشکەش بکەی، وا دەکاتە نەتوانی قرار وەرگری. طبعاً لە قانونی دستوریش ئەمە معلومە کە حکوومەتی بنکە فراوان حکوومەتێکی تەمبەڵات بە تاخیر قراراتی تیاوەرەگیرێ. بەڵام جەنابی سەرۆکی حکوومەت هەر لەو کاتەوە وتی من تەفزیلی ئەوە ئەکەم کە هەمومان بەشدار بین با لەسەر حسابی ئەوەش بێ کە حکوومەتەکە حکوومەتێکی تەمەڵ. ئەمە وەکو بنەمایەک بوو بۆ ئەوەی بە سازان دەستی باش. ئەمە تا ڕادەیەک ڕوونت کردەوە بۆشی لەگەڵ ئەوەیان. پرسیارەکەم بە شێوەیەکی تر کێ لەگەڵ سازان نییە؟ بێگومان هەتاوەکو ئەم لەحظەیە کە قانون دەرنەچوە تاوەکو ئێستا لە پەرلەمان، یعنی تۆ حکم لەسەر تەنها ناتوانانی حکمی مطلق لەسەر ئیجراعات بدەیت ڕێکارە یاسایەکان، یعنی قانون جارێ لە دایک نەبووە، بەڵام بۆنی ئەوە دەکرێت کە قانونێک دەیەوێت لە دایک بێت. ئەگینا خوێندنەوەی یەکەمی بەڵێ کە ئەگینا خوێندنەوەی یەکەمی قانونێک هیچ ئەوەیەک نییە ئەگەر خودی خۆی وەکو خوێندنەوەیەک یەکەم تەماشای بکە ئیلا بێ بە سازان بێ. نه، دەرچوونی قانونەکە ئەگەر ڕەهەندی نیشتیمانی هەبێ حتا وەکو پاش هەفتەی شوباتیش ئەو بەتالیبانەی و داخوازیانی ئۆپۆزیسیۆنیشێکە لە بەرگەکانی ئەوەیە کە ئەو یاسانەی کە ڕەهەندی نیشتیمانیانەیە دەبێ بە سازان بێت. دەستور و گەڕانەوەی دەستوری شار بە سازان بوو، لیژنەی دەستوریش ئێستا بە سازان قانونە لە دایک بێت. بەڵێ کێیە ئەوێت ژیان بەبەری ئەم قانونە بکات و ئێوە بۆ ئەترسن لە دایک؟ بێگومان ئێستا بێگومان بە شێوەیەکی واضح ئێستا طبعاً من یەکێکم لە ئەنساری ئەوەی کە دەبێت سازان بکرێت، نەک ئارەزوی ئەوە کەم سازان بکرێت. قسەگەم زۆر دقیقە، دەبێت سازان بکرێت. هیچ بەدیلێکی ترمان نییە لە غەیری سازان. بەڵێ هیچ بەدیلێکی ترمانی غیری لە دەرەوەی سازان ترازان نەبێت. ترازانش معنای ماڵوێرانی کووردە کە کەس نابیەوە قبول بکات. لەبەر ئەوە بەس ئەو نقطەیە کە جەنابەت باسیەوەت کرد کێ لەگەڵ و کێ لەگەڵ نییە، یعنی ئێمە تاوەکو ئێستا با بە دووبەرەی تەماشای نەکەین. هەوڵێکی جددی هەیە ئێستا برادرانی یەکگرتوو پێستاون، هەوڵێکی جددیش هەیە برایان لە یەکێتی نیشتیمانی کوردستان دیسانەوە پێستاون گەڕێکی تری گفتوگۆگان دەست پێ بکە. ئەبێ هەمومان دەستخۆشی لە یەکگرتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن کە دەیانەوێت قاعدەیەکی عربی هەیە ئەڵێ ئەن تەأتی متأخرا خير من أن لا تأتي. ئەڵێ ئەگەر درەنگ بێ باشتر لەوەی هەر نەی. سپاس دەکەم دکتۆر، بێگومان بەردەوامە بین و دێمە وەلات. دکتۆر ئیسماعیل، ئێوە نوێنەرایەتی بزوتنەوەی گۆڕانەکەن لەسەر ئەم مێزی گفتوگۆیە. دکتۆر بە کورتی و کوردی وتی دوو بژاردەمانەیە سێهەمی نییە، یان ئەبێت بگەین بە سازان، ئەبێت کە وتی ئەبێ بگەین بە سازان، یان لێکترازان ڕووەدا. ئێوە ڕەئیتان چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، تەواان سڵاو و خۆشەویستیم بۆ گەنجە خۆشەویستانە هەیە، هەروە ڕێز و حرمەتم بۆ جەنابت و بۆ هاوڕێکان و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی یەنارتی هەیە. طبعاً ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەر لە 2009 لەگەڵ ئەوەیە بووین سیستمی پەرلەمانی بێت، بۆ لەبەر ئەوەی ئێمە پێمان وایە متمانە لە نێوان ئەم هێزانەیە نەبووە، بۆ ئەوی بگەینە قۆناغی متمانە دروستکردن لە نێوان هێزەکانە پێمان باش بووە سیستمی پەرلەمانی بێت. هۆیەکەی چێ؟ هۆیەکەی ئەوەیە طبعاً ئێمەگەر لە سیستمی پەرلەمانیە بۆ نمونە چەند هێزێک دابەزن، ئەگەر یەکێ کورسیە زیاتریان دوو کورسی زیاتریان سێ کورسی زیاتر بێنێت تەسەوڕ ناکەم هیچ کێشەیەک دروست بوێت. بەڵام ئێمە لە وڵاتێکین بەڕێزان، ئێمە نابێ ئەومان لە یاد بچێ. ئێمە بۆ نمونە لە هەرێمی کوردستانین، بیرمان نەچێت لە ساڵی 1992 انتخاباتمان کرد بۆ ڕابەری ڕزگاری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان. طبعاً لە قۆناغی یەکەمە لە گەڕی یەکەمە کەسیان دەرنەچوون، نەمانتوانی گەڕی دووەم دووبارە بکەینە، چونکە ئەو ساکە لایەنگرانی پارتی قبوڵیان ناکرد کە مام جەلال ببێتە ڕابەری ڕزگاری خوازی بزوتنەوەی کوردستان، هەروەها لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش قبوڵیان ناکرد. بۆ ئێمە پێمان وا بووە سیستمی پەرلەمانی بۆ ئەم
قۆناغی ئێمە باشترین سیستمە متمانە لە نێوان هێزەکانە دروست دەکات. جا ئێمە بزوتنەوەی گۆڕان ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان نەوتووە بۆی ینی وازح بێت کێ وای نەوت طبعا ئەبیستین بۆ مناڵم کە زوای وتویان کە زوای نەوتووە طبعا ئێمە ئەو شەرەفەمان پێ بڕێت ئەتوانین بڵێن ئەو شەرەفەمان پێ بڕێت لە 2009 دیفاعمان لەوە کردووە کە ئێبێ سیستمی پەرلەمانی بێت و بەعملیش بۆ نمونە ئێساکەیە پرۆژەمان تەقدیم کردووە کە سیستمەکە سیستمی پەرلەمانی مناڵم کە زوای وتویان کە زوای نەوتووە کەس تۆمەتبار ناکەم بەڵام ڕێگا بۆ نمونە ئێستاکە بۆ نمونە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کێشەمان هەبێت لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەوێت سەرۆکی هەرێم لە ناو خەڵکەوە هەڵبژێرێت ئێمە پێمان وایە ناکرێت لەناو خەڵکەوە هەڵبژێرێت چونکە لەو نەخێر نەگەشتونەتە بن بەس چونکە لەوە ئەترسین بۆ نمونە ئەگەر لە ناو خەڵکەوە هەڵبژێردرا و خەڵک دەنگی نەدا بە کاک مەسعود بەرزانی ئایا جمهوری پارتی دیموکراتی کوردستان ئەوە قبوڵ دەکات کە کاک مەسعود بەرزانی لە انتخاباتە بدۆڕێ قەنەعەتمان وانە قبوڵی بۆچی تەنەبوو ئەکەن لە ئێستەوە ئەخر ئێمە ڕابردوومانێت تەجروبەیەکمان هەیە لە ساڵی 1970 جمهوری پارتی دیموکراتی کوردستان قبوڵی ناکە بەرامبەرەکەشی تەواوە کە ڕەنگە قبوڵیکە قەنەعەتمان وایە کاگیادگار ئەگەر لە ساڵی 1992 انتخابات نەکرایە بۆ هەڵبژاردننی ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان ئەو 50/50 دروست نابوو کە ئەو کاتە دروست بوو ئەو کاتە شەڕی ناوخۆش دروست نابوو ئەو کێشەی کە لە نێوان هاوڕای لەگەڵ دکتۆر سیروان کە ئەڵێت یان سازان یان لێکترازان ڕۆدات جەنابەت نییە قسەی کاکیان من ئەڵێم ئەبێت سازان بکەین چونکە سازان نەکەین ئەگەر سازان نەکەین مەترسی لێکترازانەیە نابێ قبوڵیکەین بەڵێ ئێمە ئەوەی لەسەرمان بووە مستلزەماتی سازان ئەوەی لەسەرمان بووە جێبەجێمان کردووە وتم هەر لە ساڵی 2009 کە داوامان کردووە سیستمی پەرلەمانی ئێمە بە شێوازێکی سازانمان داناوە ئێستاکەش کە ساڵی 2015 پرۆژە یاسامان تەقدیم کردووە بۆ ئەوەی سازان بە سازان ئەم پرۆژە یاسایە هەموار بکرێتەوە لە هەموو لایەنەکان تەنها بەس ئێمە پرۆژە یاسامان تەقدیم نەکردووە لایەنەکانی تریش پرۆژە یاسایان تەقدیم پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت ئێمە لەگەڵ سازانین ئێوەش لەخوا بەزیاد بێ لەگەڵ سازانن کێشە چییە؟ کێشەکەمان ڕەنگە لە چەمکی سازانە کێشەکەمان لە چەمکی سازانە خۆی بینێتەوە ینی پارتی دیموکراتی کوردستان بە مەنزوری خۆی سازان بسەپێنیان چی ئێمە بۆ سازان ڕەنگە جیاواز بێت لە تێڕوانی پارتی دیموکراتی کوردستان بۆ سازان ممکنە پارتی دیموکراتی کوردستان سازان لەوەیە ببینێت ئێستا لەگە ڕێز و حرمەتم بۆ برای بەڕێزم کاک دکتۆر سیروان ڕەنگە لەوەیە ببینێت کە 2 ساڵی تر بۆ بەڕێز کاک مەسعود ویلایەتەکەی تەمدید کرێتەوە نەشیان شاردەوە بە ئاشکرا ژووتیوان و دەستیان ئێوە لەگەڵەمەنین ئێمە لەگەڵ ئەوە نین ئێمە پێمان وایە ویلایەتەکە تەواو بووە ئەبێ لە 1970 جارێکی تر بگەڕێنەوە پەرلەمان و تەسەوریش ناکەم ئەگەر بگەڕێنەوە پەرلەمان دنیا ئاخر بێت چونکە لە 2005 لە پەرلەمانە سەرۆکی هەرێممان هەڵبژار دنیا ئاخر نەبوو لە 2013 ویلایەتەکەی جارێکی تر تەمدید کراوە لە پەرلەمانە دنیا ئاخر نەبوو. سپاس دەکەم دێمەوە لای جەنابیشتان بێگومان دکتۆرە دوو قسەی ئەم دوو میوانە بەڵێزاکەم ئەو ئەڵێت ئەبێ سازان بکرێت ینی سازان شتێکە ئەبێ بکرێت ئەگەرنا ڕەنگە لێکترازان ڕۆبات و دکتۆر ئیسماعیلی ژۆ نوێنەری گۆڕان ئەڵێت ئێمە لەگەڵ سازانین بەڵام نەک بە منتقی پارتی کاڵێن ئەبێت 2 ساڵی تر بۆ سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە و شتێکی ئاسایی شاڵێ بگەڕێنەوە پەرلەمان هیچ ئایبێتیانێ و هیچ کێشەشیتیانێ ئێوە چیاڵێن بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو بۆ هەموو لایەک لە ڕاستیان من حەز ناکەم قسە لەسەر قسەی هاوڕەکان بکەم ئەمە ڕوئیەکێتی نیشتیمانی کوردستان پێ بڵێم پرۆسەی نیشتیمان سازی ناو ئەنێم بە دامەزراوەیکردنی دامودەستگاکانی هەرێمی کوردستان دەست پێەکە ئێمە لە هەرێمی کوردستانە ئیشکالیەتێکی دەستوری سیاسی زۆر ینی قانونی سیاسی زۆر گەورەمان هەیە ئەویش ئیشکالیەتی بەرپرسیارەتی سیاسی ئەو کەسانەیە کە دەسەڵات لە هەرێمی کوردستانە بەڕێوابن و فەرمانڕەباییەکەن لە هەرێمی کوردستان مەبدەئێکی قانونی هەیە لێ چۆ دەسەڵات هەبوو دەبێت لەوێ لێپرسراوێتی هەبێ ئەگەر دەسەڵات نەبوو پێویست ناکە لێپرسراوێتی هەبێ ینی ئێمە بعد میسالی نەبین قسە لەسەر میسالیات نەکەین قسە لەسەر ئەو دۆڕدەنگی و گومان و گلەیە بکەین کە هێزە سیاسەکان جگە لە برادرەکانمان لە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ساڵانی ڕابردووی بڵین فەرمانڕەوایی حکومداری جەنابی سەرۆکی هەرێم هەیان بووە لەوەی کە لە قۆناغە جیاوازەکانە قسەمان هەبووە لەسەرەوەی کە فڵان بڕیاری کە بەڕێز سەرۆکی هەرێم داوێتی هی ئەوەیە لێ بپرسێن یان لێپرسینەوەی لێ بکرێ بەڵام نەتوانراوە لێپرسینەوەی لێ بکرێ ئەمە علاقەی بە چیەوە هەیە نابێگومان نەخێر نانە پەیوەندی بەوە نییە پەیوەندی بە شکلی سیستمی سیاسیەوە هەیە ینی نوعیەتەکەی نوعیەتی سیستمی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان ئێمە ئەمانەیە ئەم گومان و دۆڕدەنگیە بڕێوێنینەوە لە شکلی بەدامەزراوەیکردنی مؤسسات ینی دامودەستگاکانی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان بەوەی یان لە نێوان دوو اختیار لە بەردەمی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانایە
يعني هەر کەسێک کە ئەبێتە سەرۆک ئەم قسانەی من قسەکردن نییە لەسەر جەنابی يعني ئەوەی کە جەنابی کاک مەسعود ئەبێتەوە بە سەرۆک و چی قبوڵەکە و چی قبوڵ ناکات لەسەر ئەو کەسی کە دەبێتە سەرۆکی هەرێمی کوردستان دوو اختیار هەیە یا دەبێت سەرۆکێک بێ هەموو دەسەڵاتە فعلیەکانی هەبێ بەڵام ئێمە بین شقڵێکی تایبەت بە خۆمان دابڕێژین لەوەی کە ئەم شخصیەتە دەسەڵاتی هەیە بەڵام لە بەرامبەر دەسەڵاتەکانی ئەبێ دامەزراوەیە هەبێ لی بپرسێتەوە بڵێ بۆ ئەکەی یان ئەمە سزاکەتە کە ئەمە ڕەنگە لە ینی لە نظامی دەستوری وڵاتانە شتێکی لەسەرەوەی لەم 10 ساڵی ڕابردوو ئەمە نەکراوە لەگەڵ سەرۆکی هەرێم نەخێر کەس نەیتوانێت لە سەرۆکی هەرێم بپرسێتەوە یان ئەوە تا اختیاری دووەم ئەوەیە دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلی بن کاشف بن تەسیر دانێن لەسەر دروستکردنی بڕیاری فعلی لە هەرێمی کوردستان ئەو کاتە پێویست ناکات مەبدەئی لێپرسینەوە بێ ینی ئێمە با واضح بین لەگەڵ یەکتری کەس نییە لە هەرێمی کوردستان لەگەڵ سازان نەبێ کەس نییە ئێستا دڵی نێشێ بۆ دۆخەی هەرێمی کوردستانی پیاتی ئەپەڕێ و ئێستا لە هەرێمی کوردستان بەرەیەک دروست نەبووە دژی ئەوە بێ کە سازان بکرێ و بەرەیەکە بێ دەستی باوەشی بە سازانە بە منطقی شتێکم بدەیە تا شتێکت بڵێ ئەمە قسەی لەسەرکەم ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە لایەنێک هەیە پارتیە گۆڕانە یەکێتیە لایەنەکان لایەنە ئیسلامیەکانە ئەیانەوێت بە منطقی خۆیان سازان بکەن شتێکی وا بۆن کراوە شتێکی وا هەست پێ کراوە ئەزانین چۆنە ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم دۆخەوە بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێم وەکو دامەزراوە لەکوێ بەرجەستە بۆ لەو پرۆژە یاسایی کە دراوە بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لەو راپۆرتەی لیژنەی یاسایی کە ئێستا هاوڕێکانمان لیژنەی یاسایی واژۆیان لەسەر کردووە ئەمە ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەم ڕوئیایە ئەڵێت دەسەڵاتەکانی بەڕێز سەرۆکی هەرێم دەبێت لە پەرلەمان هەڵبژێردرێ و دەسەڵاتەکانیشی دەبێت ڕێک بخێنەوە بۆ شێوەیە کە لەناو پرۆژەکان مەسلەی تەمدید باس نەکراوە ینی منەوێ حقیقەتێک باسکەم ئەو پرۆژە بەش بە حاڵی خۆمان وەکو یەکێتی پرۆژەمان بۆ تەمدید پێشکەش نەکردووە پرۆژەمان بۆ دوای 28 پێشکەش کردووە مناقەشەکە بەردەوام ئەکەین دکتۆر محەممەد بەخێر بن دووبارە ئێوە لەسەر مێزەکە حەزورتان هەیە و بە شێوەیەک لە شێوەکان لە ناو مەسلەی سازان و ئەم مەسەلانە نین و لە دانیشتەکان نین لە کۆبوونەوەکان نین ئەمەوێ ئەو پرسیارە بکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە کورتی و کوردی قەیران نەماوەیە خەیان پێ نەگرێت بێزار بوون لەم دۆخە ئەبێ چی بکرێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين يورا باشي لو برز دموچا وجوان خوشويستانا كم كنوي مستقبلا إن شاء الله وإن شاء الله لهرز السردستي أوان أو كم كرتي كإستهي إن شاء الله تفاؤل كين كتوابه وبي أوسي قوم ثمانيان بخودي خويان به چون كاري إيوان أو واقع دقورن أجر بإيمان قورا أكيد إيوان قورن وابي لي يستوى خوتانا مدكن بو قوران كاريانين كإيوان دي قورن أكيد يوم حكومة هريمي كردستان أزموني كردستان لفتري دواي نوتو يكو إيما لقل يعني تاكو إيستا لواني هندي برايان لو تمنيان أبو بيتن بلام أم كيشاني كإيستا ديت سر گۆڕۆپانی مەدانی سیاسەتەوە دوێنێ شەرواب پاش هەڵبژاردەکانی 1992 باگراوندێک کە ئەو وەختە ئێمە وەکو لیستێکی ئیسلامی چوونە ناو هەڵبژاردنەکانەوە 5.5 مان ئاورد من یەکێکم لەوانەیە کە بانگەشەمان بۆ ئەو واقعا کرد لەگەڵ سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی ئەو سەردەما لەگەڵ خەڵکی یەکی ئیخوان موسلیمینی ئەو سەردەما کە مامۆستا سەلاح الدین ئەوان تەرتیبیان کرد پاش نەتایجی انتخاباتەکان أبويا حود لصوت بهاوردا يلا كرسي برلماني أبو في استحقاقي خود أبو ليست إسلامي 5.5 لصوت هاورد استحقاقي أوين أبو كبشيت برلمانه وكو يستيتو شاتشون بيدل صوت بيني أو أخت دكتور يقصى لسواقي أمر بكيتشو كبيا مالين واقعي أمر بقين لبشي دون حزكم باسي واقعي أمره وليدي دينك توقع دينك ينزاني أمره نازاني وضع قتشي كشم كوتا بيني بارتي ديمقراطي كردستان ويكتين اجتماعي كردستان ولا سر أوي نتائجي هالبجار لكان أو بو ببي نتائجي هالبجار لكان بارتي ديمقراطي كردستان بنجاوية 2 أون دي هاوردو و 8 أون دي شيء كدين اجتماعي كردستان هاوردوي أو نتائج كان مو بلاو بوا كشم بولا سر أو مسألة الأخيرة جيشنا نتيجة بنجاكا جنابتنا متن أوي كعمري هبه بو تبنا كشيء
شەڕی ناوخۆی لێ بۆ ئەمە باگراوندێک یارمەتی مەی لێرە قسەکانە پێقەتەکەم ناوبڕێک وەرگین و لە بەشی دووهەم لە شەڕی ناوخۆوە قسەکانە تەواوکەین تاچزارمەیە لێرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە بەردەوامەگرین لەگەڵتان. اتفاق کرا لە بینی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەنابی کاک مەسعود بارزانی بێتە سەرۆکی هەرێم بە اتفاقی لە مابینی خۆیانە تەوزیعێکی سازانێ بوو بۆ بەغا و بۆ کوردستان. لە 2009 هاوڕێیان یەک تۆ سادی لە 2009 معلومە لای بەڕێستان 2009 وا پێشنیار کرا کە سەرۆک لەناو خەڵکا بێ و تعبیر لە ڕای خەڵکە فعلا لە هەڵبژاردنەکانە کاک مەسعود بەرزانی گەیشتە نەتیجە و هەموو لایەکان پێیان ڕازی بوو لەگەڵ تێبینی و ملاحەزە ئەوە حاڵەتێکە. 2 ساڵ تەمدید کراوە لە بینی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە سازان لەسەر ئەو مەسەلەیە کرا یەکێتی نیشتیمانی کوردستان باجەکەیدا گۆڕان بەرز بووەوە لەسەر حیسابیەوە چونکە لەسەر ئەو خاڵە کاری کرد کە تەمدیدی 2 ساڵەکە بوو واتە هەم پێک گەیشتن بە سازان پێ گەیشتن لەگەڵ ئەوەی هەندێک لایەن ڕازی نەبوو بە قەزێکە باجەکەشی یەکێتی نیشتیمانی کوردستانیدا. ئێستا گەیشتنەتە حاڵەتێک حقیقەتەن من قسەکەی مەلای گەورە دەکەوێتە یادم ڕحمەتی خوای لێ بێ کە لە دێڕە شیعرا باسی واقعی کوردەکە کە من ئەم سەردە تاریخیم بۆیە باسکرد مێژووم بۆ باسکرد فەرمێ هەتا ماوم لە بۆ کوردان دەناڵم هەتا ماوم لە بۆ کوردان دەناڵم ئیتیفاقیان نییە هاوار بە ماڵم مەلای گەورەی کۆیە دوێنێک ئەم قسەی کردووە لە سیەکانە. ئێستا هەمان شت ئەم فرسەتە گەورەیە کە بۆ ئێمە هاتووە لەگەڵ ئەوەی قەیرانێکی زۆر گەورەیە ترسێکی زۆر گەورە هەیە لەگەڵ تەدەخولی دەوڵەتە ئیقلیمەکان چی تورکیایە چی ئێرانە چی شوێنەکانی کەیە چی هەندێک لە دەوڵەتە عەرەبیەکانە ئێمە هەموو لایەکیش دەڵێن ئێمە سازان ئەەکەین بەڵام لە هەمان وەختە سازان وەکو دکتۆرە ئیشارەتی بۆ پێکرد تۆ تۆزێ لە مەسائلەکانت دابەزی یەکیشی کە تۆزێ لە نیوەی ڕێگایە دەگەندنی یەک کە مەسلحەت و بەرژەوەندی هەمووی تەیە. حقيقة سياسة للاي إما تارا ديك لقل احترام لقل همو سياسة مداراني كرد مع العلم مفهومي شي زور خرابي تاي السنة جيش نتيجة مفهومي سياسة للاي كرد سياسة معناه شيء على قديمة وتراوى رعاية شؤون الأمة رعاية كردني كاروباري أمة شيء دبي جياني شي بو دابين كي أمنو آشتي آسايش بو دابين كي معيشتي بو دابين كي بولاو جنجا كان إيش دروس كي أما رعاية شؤون الأمة أويا ئەوەی مەسائلی حاجەی ئەو ئینسانەیە بێ جێبەجێکەی من لێرەدا پرسیارەکەم ئەوەیە ئەم سازانە لە پێناوی ئەوەیان لە پێناوی بەرژەوەندی 5 حیزبایە. دکتۆر وەڵامی تۆ وەڵامی من بەداخەوە دەڵێم کە من حەسری یەکەم لە 5 حیزبە و حیزبی کەشەیە و شخصیاتی کەشەیە و خەڵکی ئەکادیمی کەشەیە ئەم حیزبانە نوێنەرایەتی چین و توێژە جیاوازەکانی زۆرینەی هەرێمی کوردستان ناکەن نوێنەری ئەتوانم بڵێم ناڵێم زۆرینە چونکە بتێونەتێ کۆمەڵە خەڵکی چیکە هەیە هەر قەنەعەتی نییە بە وەزعە تۆ گلەی تۆ لەوەیە کە بۆ نمونە حیزبەکەی تۆ لایەنەکانی تۆ بزافەکەی تۆ نێنراونەتە ناو مەسەلەکەوە تەنها لە نێوان 5 حیزب حەسەب کراوە بزافی من نییە بزافی من ئەوێ ئەو کلینانەی کە هەیە ئەو کۆمەڵە خەڵکی کە هەیە ئەو کلینانە پڕکاتەوە ئەوە نییە مەسەلەن منافسەیەک بکە مقابلەکان لابا و ئیزاحەیە کە ئەوێ تەئالوفێ وەکو چاوێکی دەرەوەی دانیشتنەکان من چاوێ دەرەوەی وایە بۆچی ناگەنە ڕێکەوتن بۆ ناگەنە ئەنجامێک ئەوەی کە من تێگەیشتومە لێ بەحکمیەوە من سەرۆکی سنتەری دراساتم لە هەر لە ساڵەکانی نەوەتەکانەوە من ئەو سنتەرانە لە خزمەتیان وەکو فکرێکی ئەکادیمیش من چوومەتە ناو قەزەیەکە وەکو باگراوندەکەم زۆری ئەو خەڵکانە احتیمالە بیزانێ من ئەوەی کە تێگەم ئەگەر بێت و حیزبایەتی زاڵ بێ بەسەر مەسلحەت و بەرژەوەندی نیشتیمانیە هەر یەکە ڕایکێشێ بۆ بەرژەوەندی حیزبەکەی زیاتر لەوەی بۆ بەرژەوەندی وڵاتی و نیشتیمانی ئەمە مۆزوعەکەی ئەجی ناوانە بێ ئێستا ئێمە خەتەرێکی زۆر گەورەیە من نمونەیەکی زۆر بچووکتان بۆ هێنمەوە من بە حکمی خەڵکی کەرکووکم ویستم جنسی عێراقی بۆ مناڵەکانم دەرکەم ئەو فترەیە ڕۆیشتمەتە کەرکووک لە زمانی ئەوەیان من سرم گرتەوە خەڵکی ئەم توانی لەبەرەوەی خۆم حەز ناکەم جیاکەمەوە لە خەڵکی کە 9 کەس بووین ئێمە 8یان عەرەبە بەس من کوردم 8 عەرەبە و قەنەعەتیش بێ من مەسئولم لەم قسەی یەکەم زۆری ئەو مەسئولانەی کە ئێستا لەو منتەقانن باشکایەتیش لە من کەن ئێستا بە پارە هەست دەکەم شت ئەکەن بۆ عەرەبەکان شتەکەن بۆ کوردەکان شت ناکرێ ئەمە مصیبەتێکی زۆر گەورەیە ئێمە تێکەوتوینە واتا کەرکووکشمان لە دەست و دووس خورماتوشمان لە دەست و وردە ئێرەشمان لە دەستێکی ئەگەر بێت و بەرژەوەندی و مەسلحەتی نیشتیمانی نەخێنە سەر بەرژەوەندی مەسلحەتی حیزبایەتی زۆر سپاس دەکەم دکتۆر چیروان لە پەیامەکەی دوێنێی سەرۆکی هەرێم پوختەی پەیامەکە لە 3 خاڵە کورت کرابووەوە یەکەم بۆ چارەسەرکردنی کێشەکان
خۆسەپاندن و شێوازی کودەتا هیچ ئەنجامێکی نابێت و قابلی قبوڵیش نییە. بە مەفهومی سەرۆکی هەرێم لە تێڕوانینی سەرۆکی هەرێمەوە و لە تێڕوانینی پارتی دیموکراتی کوردستانەوە کە تۆ لەسەر مێزەکە نوێنەرایەتیانەکەی کێیە ئێوێ خۆی بسەپێنێ کێیە لە کودەتا دەگەڕێت؟ ڕێگەم بدە دوو کۆمنتی بەسیت لەسەر ڕەفیقەکانم. من ئەوەی کاک دکتۆر هەر لەوێەوە کاک دکتۆر بازیانی لەگەڵیم مەترسی بوونی عەرەب و جالێ عەرەبی لە کوردستان مەترسێکی زۆر گەورەیە چونکە ئێمە وڵات نین کە ئەوان دێنە کوردستانەوە لەبەرەوە عێراقیەک وڵاتە ماوەیەکی تر حەقی ئەویان هەیە کە مڵکیان ئێستا مڵکیان هەیە سیارەیان هەیە ئێستا خەڵکەیە دوکانی داناوە کوردی لەسەرداناوە لەبەر ئەوە ئەمە جنسی عێراقیشیان هەیە بۆیە ئۆتۆماتیکیان دەبنە بەشێ لە مجتەمەعی تۆ تاوەکو ئێستا بە تۆماری 29 لە سەدی خەڵکی کوردستانە عەرەبە جگە لەوانەیە کە تۆماریش نەکراوە ئەمە خەتەرێکە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی کورد ئەگەر بێت و ئێمە بە سازان کێشەکانی خۆمان چارەسەر نەکەین و ئێستا ئێمە لە لیژنەی دستوری شەمانەیە مادەیەکی وادانین ئەو مەوزوع حەل بکە پێم وابێ خۆشکی بە ڕێزیشم دکتۆر ڕێوازیش لە پەرلەمانە هەوڵێکی وایان بەدەستەوە ئەوە حەلکەن ئەگەرنا ماوەیەکی تر بێ لەگەڵ عەرەب هاوڵاتیان ئاگینا ماوەیەکی تر بێ لەگەڵ عەرەبە داوای سازان بکەین یعنی ئێستا ئێمە کە پارتیەکەتی گۆڕان وانەی هەمومان چونێتە گیژیەکە ماوەیە تر هەر هەمومان لەگەڵ عەرەبە یاوان کورسێک زیاترە بن یامە کورسێک زیاترە بن بەڵام ماوەکە هەندێکی ئەوێت بەڕێز دکتۆر ڕێواز متفقم خۆشکی بەڕێزمان لەگەڵ یەکەوتی ئەینەما تەکمن الصلاحیە تەکمن المەسئولیە دەکرێت سەرۆکی هەرێم بچۆتە پەرلەمانیش و پرسیاریشی لێ بکرێت حاڵەتێکی زۆر تەبیعیە تەنانەت لە پرۆژەی لە قانونی سەرۆکاتی هەرێمیشە لە فەقرەیەکیانە باس لەوە دەکات کە پەرلەمان بەدوو لە سەرسێ دەتوانێت سەحبی سقە بکە متمانە لە سەرۆکی هەرێم بسێنێتەوە بەڵام بێگومان ئەوەی کە جەنابیشیان فەرمی دەکرێت پرسیار و شتانەیەشی ئیزافە بکرێت بەڵام بەڕاستی لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر ئیسماعیل کە ئەکادیمیەکی زۆر بەناوبانگە من ئەتبدانی پێیانم بەڵام حەز ناکەم بکەوێتە هەڵەیە کە تێکەوتووە بەڕاستی هەڵەکەش ئەوەیە باس ئەوە دەکات کاڵێ بزوتنەوەی گۆڕان سیستمی پەرلەمانیەوێ کە دوای ئەوە یەکسەر لە عەجزی قسەگانیە ئەڵێ سیستمی پەرلەمانی سەرۆک لەناو خەڵکەوە هەڵبژێردرێت کاکە وڵی بە هیچ نەوعێک یعنی بە هیچ نەوعێک سیستمی پەرلەمانی لە خەسائسی سیستمی پەرلەمانی عیلاقەی بەوە نییە کە سەرۆک لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێ یان لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێرێت پەرلەمانمان هەیە نظامی پەرلەمانیمان هەیە سیستمەکە پەرلەمانیە و سەرۆک لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێرێ وەکو لوبنان وەکو جنوبی ئەفریقیا باشە وەکو عێراق نظامی پەرلەمانیشمان هەیە سەرۆک لەلایەن هەردوو ژوورەکەی پەرلەمان و کۆنگرەی نیشتیمانیەوە نوێنەری ویلایەتەکان و پارێزگاکانە بەشدارە بن لە هەڵبژاردننی وەکو ئیتالیا وەکو ئەڵمانیا سیستمی پەرلەمانیشمان هەیە سەرۆک لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێرێ وەکو ئەستۆنیا وەکو بولگاریا وەکو پورتوگال وەکو سنگاپورە وەکو نەمسا ئەمانە هەم وەکو فنلەندا وەکو لیتوانیا حەزەکەی تا وەرە بۆ دەژمێر مەزاری من دیراسە مخانەکەی من 51 دستوری دنیای هەمووی بە تەفسیل نەزانی بەلەبەر ئەوە حەق نییە ئێمە خەساسی نظامی پەرلەمانی تەنها ئەوەیە تەعاون و تەوازن لە بینی سوڵتەکانە بێ هاوسەنگی و هەماهەنگی چێک ئەنفەڵانس زائیدەن کابینەیەکی بەرپرس زائیدەن سەرۆکێک کە بەرپرسی باسی سازانی کرد ئەڵێ ئێمەش لەگەڵ سازانین بەڵام پارتی دیموکراتی کوردستان سازانی ئەوێت بەمەرجێک سەرۆکی هەرێم 2 ساڵی تری بۆ تازە بکاتگەر بە قورئان خدا شاهیدە مەبەستم هیچ شکاندنەوەش نییە بڕوا بکەم مەبەستم لەوانەیە لە مەدەنیشە من پێویستم بە ئەو یارمەتیمدا یعنی بە طبیعیە مە علمیە یعنی ئەکادیمیە یعنی هەڵبژاردننی سەرۆک لەلایەن خەڵکەوە بیا لایەن پەرلەمان بیا لایەن کۆنگرەی نیشتیمانیە بێ وەکو پرۆژەکەی نیشتیمانی کوردستان هیچ لە نظامی پەرلەمانی ناگۆڕێت علاقەی بە نظامی پەرلەمانی ئەمە هیوادارم دکتۆر کۆمنتی لەسەر بێت بێنەوە سەر ئەوەی پرسیارەکەی من پرسیارەکەی جەنابەت باسی بەیاننامەکەی سەرۆکی پێشەوەی بچینە سەر بەیاننامەکە پرسیارێک قسەکانت پرسیارێکی لا دروستکردم دکتۆر ئیسماعیل ئەڵێت ئێمە وەکو گۆڕان لەگەڵ سازان بووین و هەین بەڵام نەگەڵ سازانەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەوێ کە ئەڵێت سازان بە مەرجێک 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم تازە بکرێتەوە تەماشا بکە ئێمە قانونین ڕاستە هەر یەکێک بەلایەگە هاتووە بەڵام تا منطقی قانون هەیە ناچین بە منطقی سیاست وانە کاکە کە من و تۆ خلافمان هەبێ لەسەر وشەی سازان باشە ئەو ساز دەستور بە 96 ئەندا پەرلەمان دەرچوو دوایی گەڕێنرانەوە لەبەر خاتری پرسی سازان کۆمسیۆن کە دانرا کاتی خۆی دوایی گەڕێنراوە لەبەر خاتری سازان یعنی پرەنسیپی سازان ئێستا ئەگەر خلافێکمان بۆ دروست بێ لەسەر سازان ئەبێ کێ فەسڵ بکات لەوە خلافە کاکە ئێمە قانونین ئەبێ جهێتێک بێت فەسڵ بکات لەوە خلافە خۆشکی بەڕێزم دکتۆر ڕێواز کاکتۆر مەحەممەد بازیانی کاکتۆر ئیسماعیلیش خەڵکی قانونی و خەڵکی پرۆفیشنەڵن و ئەکادیمین کە کاتێک نیزاع دروسە بێ خصومە دروسە بێ ئەبێت تفسير هبه تفسير نالي لسر شروع فكرني سازان جواز هبه تفسير بيه تفسير كيف تفسيرك اسي نوع تفسير تفسيري تشريعي هي تفسيري قضائي هي تفسيري فقهي هي تفسير فقهي قاويه كفقهاء يمو مع مستاغاني يمين او تعني خلاف ماني واتا تفسيري فقهي داس ناجا
تفسيری تشریعیش دەست نادا تفسیری تشریعی کە پەرلەمان بێت باسی سازان وشەی سازان بە قانونێک ڕوون بکاتەوە ئەی نابێت چونکە پەرلەمان خۆی تەرەفێکە لە نیزاعەکە ناتوانێت تفسیری تشریعی دەرکات بۆ شتێک کە خۆی بەشێکە لە نیزاعەکە ئەمە مەبدەیەکی قانونیە کە تۆ تەرەفێک بی لە نیزاع لا يجوز للشخص أن يكون حكما وخصما في آن واحد مبدأ يعني ناكرێت کەسێک خۆی حاکم بێ خۆی بەشێکش بێ لە قەزێکە ئەوە بۆیە پەرلەمانیش ناتوانێت تفسیرە بکات کێ توانێت تفسیرە بکات قەزا ئەتوانێت تفسیرە بکات ئەی لەبەر ئەوەی لە وڵاتەکەی ئێمەشە دادگایەکی دستوری نیە بەرزترین دادگای تەمیزە ئەگەر پەنای بۆی نەبین ئیلا ئەبێ ئێمە لەسەر مێزی گفتوگۆ سازان بکەین و نابێ سازان بە پێی فشۆڤەی ئەبێ بۆ سەوابقانە بێ کە هەیە سەوابقەکانیش کە هەبووە چۆن بۆ دستور چۆن گەڕایەوە یاسای کۆمیسیۆن چۆن گەڕایەوە ئەوانەی کە ڕاهەندی نیشتمانیانە ئەمیش ئەبێ بە هەمان شێوازە ئەگەر هەر کەسێک تەفسیرێکی تازەی هەبێ بۆ سازان وەکو وتم لەو چوارچێوەیە نابێت دەچێت کە باشە وەڵامی پرسیارەکەم هێشتا وەرنەگرتووەوە بەس لەحزەیەک وتت هەتا منطقی قانون وەستابێت ئێمە نابێ بچین بەلای منطقی سیاست ئێمە ئەم چوار کەسە باش پارتی دیموکراتی کوردستانیش چونکە تۆ نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکەی لەسەر مێزەکە لایەنەکانی تر ئەڵێن ئێمە بەمانەیە بە منطقی قانون مەسەلەکە یەکلا بکەینەوە لە پەرلەمان بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت بە منطقی سازان کە منطقی سیاسەتە تەماشا بکە هەست ناکەی قسەکانت تەناقوزی تابێ نا ئێستا بۆ ڕوونیەکەم کاکە مەبدەئی تەوا سازان پرەنسیپی سازان پێشەوەی پارتی داوای کرد کاکە بزودەوەی گۆڕان داوای کرد یعنی مؤسسی پرەنسیپی سازان بزودەوەی گۆڕانە یعنی باید مەخۆمایی نەکەین یعنی شتێکی پرەنسیپی سازان و یاسا ڕەهاندە نیشتیمانیەکان و سازان لەسەری کۆدەنگی لەسەری ئەمە شتێکی خراپیشیان نەکردو دەستخۆشیان لێکم یعنی پرەنسیپی سازان بۆ کۆکردنەوەی هەموو دەنگەکانە لەبەرەوەی ئەو چەڵەنجانەی کە تووشمانە بێ وەکو ئەو قەیرانانەی کە تووشمانە بێ لە ناوخۆ و لە دەرەوە و دەراوسێگان و تەحەدای عێراق و هەتا دوای 140 و ناوچە دابڕاوەکان و عەرەب و جالیە و ئەمانە هەمووی وا پێویستەکە کە حکوومەتێکمانە بێ پێ بوترێ حکوومەتی دیفاعی مقدس یان حکوومەتی ئیتلافی کە لەسەر بنەمای پرەنسیپی سازانە کە بزوتنەوەی گۆڕان ڕائیدی پرەنسیپی سازان بووە نەک پارتی دیموکراتی کوردستان تێگەی بەڵام ئێستا خاوەنداریەتیەکەن ئێستا هەمومان خاوەنداریەتی بێ پرەنسیپی سازان بکەین ئەگەر بە پرەنسیپی سازان ئیش نەکەین ئەبێ بڕۆین پرەنسیپێکی تر هەڵبژێنین چییە پرەنسیپی زۆرینەوە کەمینە کەواتە منطقی سیاسەتە تەماشا بکە منطقی سیاسەتە خوا نەک منطقی قانون وەڵامی ئەوم بێت بەڵێ دیوە سیاسەکەی قانون وەڵامی ئەو پرسیارم بەرەوە پرەنسیپی سازانە ئێوە ئەگەر بە پرەنسیپی سازان ئەکەن بەبێ بۆ زۆرینە و کەمینە ئەو کاتە هەڵبژاردنێکی پێشوەختەکەی کێ زۆرینەی هێنا یعنی کێ توانی بۆی کاتەکە بە تەوازن دابەشکەین دکتۆریان وەڵامی ئەو پرسیارم بیتەوە سوپاس دەکەم ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان سازان ئەکەن بەبێ تەمدیدی 2 ساڵی تر بۆ سەرۆکێرە پرسیارەکە زۆر باشە وازەحە بەس با منطقی قانونەکە گۆڕونکەمەوە جەنابەت وتت منطقی قانون ئەمە بە زۆرینە لە پەرلەمان تێپڕێ ئەمە منطقی قانونە پارتی دیموکراتی کوردستان کێشەی لەگەڵ چیە ئەوەی 23 مانگی شەروان نەبوو تۆ ناڵێ پرەنسیپی سازان پرەنسیپێکی سیاسیە خۆشتی قانونی شەیە لە مەوزوعەکە هەروە نەبێ سیاسیە فەرموو ئەوە قراری محکمەی ئیتیحاد محکمەی دستوری عێراق پێ بشاردەم قراری محکمەی دستوری عێراقی لە ژمارە 21 2015 19 اتحادیە کاتە 4 2015 لە 4 2015 ئەو قراری محکمەی ئیتیحادی چیڵێ قراری محکمەی دستوری عێراقی لەبەرەوەی تۆ دستوریت نییە و لەبەرەوەی محکمەی دستوریت نییە طبعا ئەوەش دێتەوە لەسەر تۆ تطبیق بێ واضحە ئەڵێ پەرلەمانی عێراقی ئەو قرارە ئەڵێ پەرلەمانی عێراقی سیستم لە عێراق سیستمێکی پەرلەمانیە ئەڵێ تۆ بۆت هەیە بە زۆرینە هەرچی یاسایەک بتەوێت دەریکەی خۆت بە کەیفی خۆت دەریکە دەریچێنە قوانینی عادی ئەڵێ بەڵام ئەو قانونانەی کە لاقەی دەسەڵاتەکانی ترەکە ئاگات لێ بێ دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی قەزایی ئەڵێ چونکە ئەوە دژ ئەبێتەوە لە مادەی 47 کە باسی جیاکردنەوەی دەسەڵاتەکانەکە لەگەڵ یەکە ئەتەوێ بڵێ ئەوە لە پەرلەمان هەوڵی بۆ دراوە مەسی دەسەڵاتەکانی نیە سەرۆکی هێرێم لوکەی دەسەڵاتی جێبەجێکردن بۆیە بەبێ دقە بەبێ ڕای وەرگرتن ئەڵێ بەبێ ڕای وەرگرتنی سوڵتەی تەنفیزی خۆی و سوڵتەی قەزایی خۆی تو نابێ لاقەی یاساگانی بکەیت پەرلەمانی کوردستان بە 56 دەنگ لاقەی دەسەڵاتی سەرۆکایەتی هێرێمەکە بەبێ ئەوەی ڕێی سەرۆکایەتی هێرێمی وەرگێ بەبێ مەرحەباش دکتۆرە ئەوە دێمە لای دکتۆرە چکە وەکو پەرلەمان دێمەلات بەدڵنیاییەوە دکتۆرە پرسیار لێ ناکەم کۆمەڵێ شتی ود لەسەر پەرلەمان و ئەوەی 23 حوزەیرانیش ینی قسەی زۆر لەسەر کرا 23 حوزەیران دانیشتنێکی یاسایی پەرلەمانی کوردستان بۆ خوێندنەوەی چەند پرۆژە یاسایەک ئەنی هیچ مشکلێکی تیانە لە ڕووی ئیجرائیەوە و سەرۆکاتی پەرلەمان بانگێشتی کردو بۆ دانیشتن ڕۆژەکەی دیاریکراوە 48 ساعت پێش ئەوە بەرنامەی کار دیاریکراوە دوو کەس لە دەستەی سەرۆکاتی واژۆیان کردو و ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان کە پێویستە نیوەزایدیەکە لەوێ حوزوریان هەبووە
سەبارەت بەوەی کە ینی بە دقیقیەمە قسە لەسەرەوە بکەم ئایا هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم کە تەقەن ڕەهەندێکی دەستوری هەیە کەس ئینکاری ئەوە ناکە مەسەلەیەکی قانونیە یان نا منەمە یەکشت بیری ڕەفیقەکانم خەمەوە کە یان ئەو هەموو بینەرانی بەڕێز لە کاتێکا کە ئێمە لە یەکەتی نیشتیمانی کوردستان ئیشکالێکمان هەبوو لە سەردانانی بەڕێزێک بۆ کاندید بۆ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەک پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنەکانیان بە یەکەوە پێشکەشیان کرد هەمواری یەکێک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیان کرد بەبێ ئەوەی ڕاوێژ بە سەرۆکی هەرێم بکەن و بە دەنگدانی زۆرینە ئێمە زۆر هاواریشمان کرد بە دەنگدانی زۆرینە تیان پەڕان و زۆر احتیادی بوو کەسیش نەیود ئەوە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار کرا بەبێ ئەوەی پرس بە سەرۆکی هەرێم کرد و دەستکاری یەکێک لە دەسەڵاتەکانی کراو و ئێمەش لە فراکسیۆنی یەکێتی و قەنەعەتەمان هەبوو کە ئەمە یەکێکە لەو یاسا عادیانی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو پەرلەمانی کوردستان حەقی ئەوەی هەیە تعدیلی بکە سەبارەت بەو بڕیاری کە برای بەڕێزم کە دکتۆر سیروان هێناوێتی بەڵام هەمووی نەخێنەوە تهدیدی کردووە ئەو مەسەلانەی کە بۆیان نیە مەساسی پێ بکەن ئەڵێ نابێ ئەو قانونانی کە ئەنجومەنی نوێنەران دەریانەکە ڕاستە و خۆ بڵین مەساس بە مەبدەئی جاکردنەوەی دەسەڵاتەکان کە بە تهدیدی باسی کرد وڵێ ئیلتیزاماتی مالی ینی پارە دارایی لەسەر حکوومەت دروست نەکە و ناڕێک نەبێت لەگەڵ منهەجی وزاری بەرنامەی کاری حکوومەت کاتێک کە سیقەی پێدراوە هەروەها دەستکاری مەهام و دەسەڵاتەکانی دەسەڵاتی قەزائینەکە بە تهدیدی سێشتی دیاری کرد ئەو سێشتەی وتووە باسی ئەوە ناکات کە بۆی نییە ینی دەست بەرێ بۆ مەسەرەن سەلاحەتەکانی سەرۆک کۆمەنتە یارمەتی دەرکە وەئەن جەنابەت عەرەبیزانێکی باشی ئەڵێ دێڕی یەکەم دووەم سێم چوارم پێنجم شەشم حەوتم هەشتم نۆیەم دەیەم دێر لە قراری محکمە الله وأن لا يكون من بين القوانين التي شرعها دكتور محمد يامتي ماذا من بين القوانين يعني على سبيل المثال طبعا من بين القوانين لن يواجه الجواز السابق كانوا بينر قانوني دكتور تكا نباس كراوة نكوكو كوخري فرموا سەبارەت بەمە پەنابردن بۆ دادگای اتحادی حقیقەتێکەیە من بیزانین کاکتۆر سیروان و بەڕێزانیش ئەو حقیقەتا زانن کە دەستبردن بۆ سەوابقی قەزایی لە سیستمی قانونی عێراقیە دەستبردنێکی هەڵەیە چونکە حتا خۆشی اعترافی پێناکە لە عێراق اعترافی پێناکرێت لەبەرەوەی ئەمە سیستمەکەمان سیستمی لاتینیە نەک سیستمی ئەنگلۆسەکسۆنی کە سەوابقی قەزایی لەوێ مەزدەرە بۆ قەرار بە نمونە هەر ئەم دادگای اتحادیە خۆی لە ساڵی 2007 تا قەرارێکی دەرکردووە بەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان حەقی ئەویان نییە قانون بۆ پارێزگاکانیان دەربکەن لە ساڵی 2010 لە قەرارەکەی خۆی پەشیمان بۆتەوە هەڵێ ئەنجومەنی پارێزگاکان بۆیان هەیە یاسا دەربکەن ئێمە بانەڕۆین بۆ ئەمە یعنی چونکە ئەمە هەم لە ڕووی عەمەلی و وەکو عرفێک لە پەرلەمان هەر لەم خولەی پەرلەمانە دەستکاری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کراوە هەمواری کراوە بەبێ ئەوەی پرس بە سەرۆکایەتی هەرێم کرێ ئەم هەموارەش وەکو هەموارەکانی سرە سەبارەت بەس هەندێک مەسەلەی گرنگکە ینی زۆر مهمە ئێمە لێرە یەکلایی بینەوە چکە ئێمە قسەی قانونیەکەین ینی ئێمە ئەم نمونە هێنانەوەی بە فەڕەنسا و بە نەمسا و بە ئیتالیا کوردستان نە فەڕەنسایە نە نەمسایە نە ئیتالیا نە ئەمریکایە ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی متمانەمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی ئەوەمان هەیە کە پەرلەمانی کوردستان هەستەکات دەسەڵاتی جێبەجێکردن مسەیترە لەسەری ئێمە لە هەرێمی کوردستانەوە احساسەمانەیە کە نوێنەرانی خەڵک لە پەرلەمانی کوردستان دەسەڵاتی لێپرسینەوەیان نییە لەو کەسانەی کە لەم وڵاتەیە دەسەڵاتی فعلیان هەیە ئەمە ئیشکالێتەکەی ئێمە اینجا بەڕێز سەرۆکی هەرێم هەر کەسێکە لە پەرلەمان هەڵە بژێردرێ لە دەرەوە هەڵە بژێردرێ وەکو خۆم ئەگەر لێم بپرسی لای من مهمە دەسەڵاتەکانی چی ڕفیقەکانمان لە پارتی دیموکراتی کوردستان کە ئەڵەی ئەبێ سەرۆک لە پەرلەمان هەڵبژێری ئەوان ڕاستە خۆ پێ دەڵێن دڵنیا بە جەنابی کاک مەسعود نایەتە پەرلەمان کاکە منم قانونانم پێشکەش بۆم نەکردووە بۆ جەنابی کاک مەسعود پێشکەشم کردووە بۆ دوای 28 بەڵێ هەر بۆ دوای 28ەوە بۆ پینە و پەڕۆکردنی و دۆخە نییە کە ئێستا هەیە لە ڕاستیان منەمێ سەریح بم ئەڵەی دەبێ یعنی یا ئەوەتە دەسەڵاتەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە لە دوای 28 دو ساڵی تر کاک بەرزانی سەرۆکی هەرێم ئەمە علاقەی بە قانونەوە نییە ئەمە ئەبێ یا ئەوەتە یاسای ژمارە 90 بۆ تعدیل کرێتەوە 2 ساڵەکەی بۆ بکرێ بە 4 ساڵ یا ئەوەتە ویلایەتەکان لە 2 ویلایەتەوە بکرێن بە 3 ویلایەت و یاسای سەرۆکایەتی هەرێمی بۆ تعدیل کرێ پێکەوە گرێدانی ڕوئیای سیاسی ئەم چوارهێزەی کە پرۆژیان پێشکەش کردووە بۆ گۆڕینی یان بۆ چەسپاندنی پرینسیپەکانی سیستمی پەرلەمانی چونکە ئێمە بە قانون سیستم ناکرێت بە پەرلەمانی پرینسیپەکانی سیستمی پەرلەمانی لە قانونی یەکێک لە دەسەڵاتەکان کە دەسەڵاتی جێبەجێکردنە و بە تایبەت دەسەڵات سەرۆکایەتی هەرێمە
پێکەوەگرێدانی لەگەڵ مەسلەی تەمدیدکردنەوە بۆ جەنابی کاک مەسعود ئەم ئیشکالێتە گەورەیە کە ئێمە هەمومان تێککەوتین ڕەنگە بەشێکی پەیوەندی بە هەڵەی خۆمانەوە هەبێ دەبوو ئەم 4هێزە ساڵی پێش ئێستا و پرۆژانەمان پێشکەش کرد لە پەیامەکەی دوێنەی سەرۆکی هەرێم بە وازحی ئەڵێ ئەمە دقەکەیە ئەو نەفەسەی لە 23 حوزەیرانی ئەم ساڵدا ویستی لە پەرلەمانی کوردستاندا خۆی بسەپێنێت لە نیازی تێکدانی سازان هەڵقوڵاو بوو. لە ڕاستیان من ویستتان هەبوو من وەکو هاوڵاتیەک حەزەکەم زۆر بە سادەی قسە بکەم حەزم نەئەکرد سەرۆکی هەرێمی کوردستان ئەو پەیامەکەی بێ ینی لە دڵەوە وەکو هاوڵاتێکی سادە نەکۆکو ئەندام پەرلەمانێک حەزمە کرد پەیامەکەی سەرۆکی هەرێم جۆرێکی تر بێ ئاو بە ئاگرەکەیەکە فێنکی بدا بە وەزعی دەرونی خەڵک من هەستەکەم ینی ئاستەنگێکی تری لە بەردەم پرۆسی سازان لە هەرێمی کوردستانەدانا لانیکەم ئاستەنگەکە ئاستەنگێکی نەفسیە یعنی هەندێک لە ئەندامانی پەرلەمان هەندێک لە هێزەکان ئەگەر خواستێکیشان هەبوو بێ بۆ سازان بۆ نەرمی نواندن بەو پەیامە ڕێگریەکان لا دروست بۆ مێ شەرحیکەم بۆت چۆن لە لای خەڵک پەیامەکەی جەنابی سەرۆکی هەرێم واکەوتەوە کە پەیامێکی هەڕەشە ئامێزە و خوا هەڵناگرێ ینی ڕاگەیاندنەکانیش زۆر تەرویجیان بۆ ئەوە کرد کە پەیامەکەی جەنابی سەرۆکی هەرێم پەیامێکی هەڕەشە ئامێزە لەبەر ئەوە هەر هێزێکی سیاسی لە دوای ئەم پەیامە هەڕەشە ئامێزە جۆرێک لە نەرمی بنوێنێ لە لای خەڵک وا لێکە دێتەوە کە ئەمە جۆرێکە لە وەکو پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان واز لە ڕاگەیاندنەکان بێنە پەیامەکەت خۆت خوێندووتەوە بە تەنها سەیری کەناڵت نەکردووە پێت وایە پەیامێکی هەڕەشە ئامێز بووە تەوەتوری پێوە دیار بوو تووڕەیی پێوە دیار بوو هەست ناکرد کەسێکی هێمن و لەسەر خۆن و سیوێتی حیزبیانە بوو وەکو سەرۆکی هەرێم نەبوو وەکو سەرۆکی حیزبێک بوو من حەزمە کرد سەرۆکی هەرێمەکەی من پەیامێکی وای نەبووە سپاس دەکەم یەک لەحظە بۆی حەقی دکتۆر بەڵێ بۆی بیرم نەچووە ئەوەتان بیرم نەچووە فەرموو دکتۆر من زۆر سڵاو طبعاً زۆر احترامی تایبەتیم بۆ بەڕێز کاک دکتۆر سیروان هەیە بۆ وەسفەی کە کردی بەڵام ئەگەر پرسیاری بە خۆم بکردە وەسم بکەم پێم خۆش نییە بەڕاستی وەسم بکات چونکە حەز ناکەم وەسف لە حاضریشە بەڕاستی وەکو ترێت لە جەنابی باشە زانێ اینجا من طبعاً قسەیەکە لێ ببوورە لە خزمەتدا مناقەشەی قانونی تەکەم بەسەر چاو من طبعاً هەر قسەیەکەم وتبێ من احترامی خۆمم کردووە بەڵێ احترام سپاسم بۆ احترامەکەت هەیە طبعاً من هەر قسەیەکەم وتبێت ئەگەر 10 ساڵ پێش ئێستا وتبێتم هەر لی مەسئولم ئەرزانم چی وتووە ئێستا کەش زانم چی وتووە من نەموتووە نیزامی پەرلەمانی هەر ئەوەیە بێ سەرۆک ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت ئەمە ئەلفوبەی قانونی دەستوری ڕاستە من اختصاصم مەدەنیە بەڵام متابعێکی باشی قانونی دەستوریم ڕاستە ئەو وڵاتانەی کە برای بەڕێزم کاک دکتۆر سیروان ئاماژەی پێکرد بەڵێ لەوێ وایە بەڵام ئێمە من ئاماژەم بۆ کرێمە وەکو بزوتنەوەی گۆڕان قەنەعەتمان وایە لەم وڵاتەیە خەڵک تەقدیسکردن هەیە ئەگەر ئێمە کەسێک لە ناو خەڵکەوە هەڵبژێرین پرسیارەکەی من زۆر وازح بوو وتم بەڕێزان ئەگەر کاک مەسعود لە ناو خەڵکەوە دەنگی نەهێنا ئایا جەماوەری پارتی ئەمە قبوڵەکات شتەکە زۆر وازحە بەڕاستی قبوڵیەکە ئێستا ئەوە قبوڵ ناکە کەماوەکەشی تەواو بۆ برای بەڕێزم کاک دکتۆر ئەویش قبوڵەکە قبوڵ ناکەماوەکەی تەواو بڕۆیتە چۆنەوە قبوڵەکە زۆر جۆم لێگرتی لەبەر ئەوە ڕاستە بەڵام ئێمە پێمان وایە طبعاً ڕاستە نیزامەکان هەموو نیزامی ڕیاسیش مرونەتیە ئێستاکەش ئۆباما خەڵک ڕاستەوخۆ دەنگ بە ئۆباما نادات ئەلەوێ بۆ نمونە مجەمەعی انتخابیە خەڵک دەنگ بە مجەمەعی انتخابیەکەدا ئەمان دەنگ بە ئۆبامادەن مەبەستم ئەوەیە سیستمە سیاسیەکان مرونەتیانەیە احتیاجیش ئەگەر لە سیستمی پەرلەمانیە بۆ نمونە سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێرێ بەڵام ئەوەش لەگەڵ ئەو تەبیعەتی ئەو وڵاتانەیە کە مەسەلەی تەقدیسکردنی خەڵک و بە پیرۆزدانانی خەڵک نەماوە مەسئلەیەکی تر هەیە برای بەڕێزم کاک دکتۆر سیروان ئاماژەی بۆ کە تەفسیری سازان و ئاماژەی بۆ تەفسیرانەش کە بڵێ ئەوە ئەلفوبەی قانونە هەمومان نەزانین بەڵام بۆت ئەو تەفسیرانە ئەوە تەفسیری قانونە نەک تەفسیری وشەیەکی سیاسی کە سازانە بۆ تەفسیری سازان نابێ بگەڕێنەوە بۆ محکەمەی دەستوری یاخود محکەمەی تەمیز برای بەڕێزم تەفسیری سازان مەفروضە لایەنە سیاسیەکان بیکەن چۆن تەفسیرەکرێت سازان چییە و لایەنە سیاسیەکان نەگەن بۆ مەفهومی سازان هەروەها سەبارەت بەوەی کە ئایا ئێمە بڕۆین بۆ محکەمەی تەمیز چی بکەین چی نەکەین طبعاً ئەوەی کە تا ئێستا کراوە بەڕێزان سەبارەت بە تەمدیدکردنەوەی ویلایەتی پەرلەمانی کوردستان هەموو شێ زۆر بە دەقیقیەڵم تەمدیدکردنەوەی ویلایەتی پەرلەمانی کوردستان تەمدیدکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم تا ئێستا ئەوەی کراوە بە یاسا کراوە ئێمە ژەختەکەینەوە لەسەر ئەوەی مادام تا ئێستا بە یاسا کراوە ئێستاش با بە یاسا بکرێت هیچ ئیشکالێکمان نییە پارتی دیموکراتی کوردستانیش با وچە نەزەری خۆی واتەوە بە هیچ شێوەیەک لە دوای بیستیمانەوە
ڕازی نابن ناچنە ژێرباری ئەوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم کاک مەسعود بەرزانی درێژ بکەنەوە. ئێمە با پێش ئەحداز نەکەوین کاگیادگار پێش ئەحداز نەکەوین ئێستاکە ماوەیەک ماوە بەڕێ سەرۆکی پەرلەمان پاژەی ئەو ڕاگەیاندنە نەرمونیانی کە بڵاوی کردەوە دوێنێ داوای ئەوەی کرد با هێزە سیاسەکان ماوەیەکی تریان بینێ هەرچەنە راپۆرتی لیژنەی یاسایش بەرز کراوەتەوە با ماوەیەکی تریان بینێ قەیچەکە بەشکو بگەین بە سازان ئێمە ئێستاکەش قەناعەتمان وایە سەرۆکی هەرێمە گومان کراوەتە سەر مصداقیەتی سەرۆکایەتی پەرلەمان بالضبط سەرۆکی پەرلەمان. برای بەڕێزم کاک دکتۆر سیروان شایەتێکی زۆر حەقیدا فەرمی بزوتنەوەی گۆڕان موسیسی سازانە بەڵێ خۆمان بە موسیسی سازانە زانین و دیفاع لە سازانی شەکەین و تاوەکو دوا قۆناغ و تاوەکو دوا نقطە لەگەڵ سازانە ئەمێ ئاماژە بە یەکشت بکەم هەردوو خوشکی بەڕێزم و کاک دکتۆر سیروان ئاماژیان بە قەراری محکەمەی اتحادی کرد هەردوو باشە قەراری محکەمەی دکتۆرە ڕێواز مەبەستم دکتۆرە خوشکی بەڕێزم کاک دکتۆر ڕێواز عەفو ببوورە خوشکی بەڕێزم دکتۆرە ڕێواز و برای بەڕێزم کاک دکتۆر سیروان ببوورە قەیچەکە ئینسان سەرۆکە لەسەر هەمووی لە کاتی قسەکردنە غەڵەتەکە یعنی پێویست بەو قاقای پێکەنی ئاماژەیان بەوە کرد کە قەراری محکەمەی اتحادی برای بەڕێزم بۆ ئێمە بڕێن بۆ قەراری محکەمەی اتحادی با دەستورەکەی عێراق دەستوری عێراق ڕەنگ بداتەوە لە یاساکانمانە دەستوری عێراق بە نیزامی پەرلەمانی وەرگرتووە سەرۆک لەناو پەرلەمانەوە هەڵەبژێرێت و دوو خولیشی هەیە بە دوو ویلایەتەکە کۆتایی پێدێت ئایا هێزی ئیلزامی قەراری محکەمەی اتحادی زیاترە یان دەستور زیاترە حتممە دەستور زیاترە بۆچی ئێمە تەحەجوجیان تەمەسوک بکەین دکتۆر ئێوە لە چەند ڕۆژی داهاتووە ئەگەر لەگەڵ تەواوی لایەنەکان و پارتی دیموکرات جنابەت پێت باش نییە بچین بەنابێنە بە قراراتی محکەمەی اتحادی بەعام پرسیارەوە پێم باش نییە نەکرد باش دکتۆر ئەگەر لە چەند ڕۆژی داهاتوودا بزوتنەوەی گۆڕان لەگەڵ تەواوی لایەنەکانی تر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پێکاتن لەسەرەوەی کە 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێمی ئێستا درێژ بکرێتەوە هەست ناکەن ماوەیە کە مێشکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان براوە هەل لە بزوتنەوەی گۆڕانەوە تا لایەنەکانی تر بەوەی کە ئەمە نابێت دوجار کە سازان چارەسەرە بۆ زووتر سازانتان نەکردو ئێمە پرۆژەمان هەبوو کاگیادگار پرۆژەمان هەبوو بۆ سازان یعنی خەریکە ئەو پەندە عەرەبی من بەسەرا جێبەجێ بێت ئەڵێ ضەرەبەنی وەبەکە سەبەقەنی وەشتەکە ئێمە پرۆژەمان هەبوو بۆ سازان لایەنێک هەبووە ڕێگری لێکردوین سازانی نەکردووە نەهاتۆتە ناو هۆڵی پەرلەمانەوە ینی لەگەڵ ڕێز و حرمەتی تەواوم داوای لێبوردن برای بەڕێزمەکەم کاک دکتۆر سیروان ئەمانە زۆر بەینەوە وەربگرێت زۆر بە ئاسایی وەربگرێت احترامی تایبەتیم بۆ هەیە برای بەڕێزمە لایەنێک هەبووە پارتی دیموکراتی کوردستان بە بەرچاوی هەمومانەوە نەهاتۆتە هۆڵی پەرلەمانەوە من وەکوتم پێشووتریش وتم تێڕوانینی پارتی دیموکراتی کوردستان بۆ چەمکی سازان جیاواز بووە لە ئێمە ئەو سازانەی کە پێشووتر پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بۆ کرد برای بەڕێزم کاک دکتۆر سیروان کە فەرمووی ئەو یاسایانە بە سازان و بەوە کراوە ئێستاکە پارتی دیموکراتی کوردستان خۆی ئامادە نییە بێتە هۆڵی پەرلەمانەوە سازان لەسەر یاسایە بکەین فەرموو وەرنە پەرلەمانەوە با سازان لەسەر یاساکە بکەین هیچ ئیشکالێکمان نییە پەرلەمان یەک دقە تەنها یەک دقە فەرموو برای بەڕێز و خۆشەویستم کاک دکتۆر ئیسماعیل وتی سازان مستەڵحی قانونی نییە سیاسیە لەناو قانی ناتوە دکتۆرە ڕێوازدە قانونی 30 حوزەیرانی ساڵی 2013 پرۆژەکەی یەکێتی و پارتی کە دەنگیان لەسەردا لە بڕگەی دووەمە باس لەوە ناکا کە دەستور دەبێت سازانی لەسەر بکەواتە مستەڵحەکە مستەڵحی خاڵی دوم بەس دەقێت خوا خاڵی دوم ئەڵێ تەمدیدی سەرۆکایەتی هەرێم بە زۆرینە کراوە ئێستاش بە یاسایەک بە زۆرینە تێپەڕێ احتیادیە لە پەرلەمانە و قانون کاکە یاسای سەرۆکایەتی هەرێم کاتێک ویلایەتی سەرۆکی هەرێم کاتێک تەمدید کرا یەکێتی و پارتی کردیان لە 30 حوزەیران حکومەتەکەیش حکومەتی یەکێتی و پارتی بوو ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی حکومەت ئەو حەزەکەم بزانن بەڵام ئەمڕۆ هەمووی لەناو حکومەتەوە هەمووی بە سازانی دەقەکەت کۆتاییە پێ بڵێ کاتی کاتی ناو کاتی میوانەکانی برای بەڕێز و خۆشەویستم کاک دکتۆر ئیسماعیل وتی من بە ئاشکرا پرسیارم لێکردوتی لەگەڵەوەنی پەنا بێنە بەردەم محکەمەی اتحادی ناوتی پێت باشیان پێت خراپە پێت خراپە کە بچنە بەردەم محکەمەی اتحادی پێم باش نییە پێت باش نییە بچنە باشە پێت باش برای بەڕێزم کاک دکتۆر ئیسماعیل ئەڵێ پێی باش نییە پەنا ببرێتە بەردەم محکەمەی اتحادی قەراری ژمارە 39 اتحادیە 2009 لە 12 دەی 2009 برای سەرۆکی بزوت بەڵێ کاینۆشیروان کردوێتی تەواوە زۆر سپاسانەکە بینەرانی عزیز ناوبڕێک لە دوای ناوبڕەکە لەگەڵتانە بین
ئەمەکە دەستی پێکرد. بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بەردەوامین لاگەڵتان لە بەشی سێم دکتۆر محەممەد بازیانی لە تەواوی گفتوگۆکان چییە بینی پێت وایە ئەم لایەنانەی ئەمڕۆ لەسەر ئەم مێزن هەرێک لە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەل هەیە بگەنە سازان لەسەر شتێک ڕێک بکەون؟ من کە باگراوندەکەم باس کرد کە دوێنێکە گەیشتون ئەمڕۆژ ئەگەن بەڵێ پێشتریش باسی ئەوم کردو هەر لە NRTە دەبێ بگەن بەدیلی نەگەیشتن فەوزایە عجبەن ئەو سێ حیزبە ڕازین بە فەوزا ینی تۆ لەگەڵ قسەکانی دکتۆر سیروانی بەدیلی سازانەکە ئەوەی ڕەنگە لێکترازان بەدیلی نەبوونی سازان ئەم دەستکەوتانی کە کورد دەستی کردو تا ئێستا لەگەڵ تێبینی زۆر گەورەمان لەسەری بەڵ کەەوە ئێستا عەرەب لە جێی گەنجەکانمان لێرە بۆ خۆی دانیشێ بازار هەمووی بۆ بە عەرەب نەتیجەکەی لە دەستدانی ئەم ئەزمونەیە و مێژوش ڕحم بە کەسیان ناکە بە هیچ حیزب لە حیزبەکانی کوردستان ناکە شخصی خۆت پێت وایە ئەبێت لە دوای 20 مانگەوە 2 ساڵ بۆ ویلایەتەکەی سەرۆکی هەرێم ویلایەتی درێژکراوی سەرۆکی هەرێم تازە بکرێتەوە من وەکو دیراست و تحلیلێکی واقعەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم ساتە وەختە ناڵێ من مرەشەحێکمەیە بۆ ئەوەی کە مرەشەح بێ لەگەڵ کاک مەسعودە گۆڕان تا ئەم ساتە وەختە تەشخیصیان نەکردووە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی تەشخیصیان نەکردووە ئەوە معنای چییە؟ خۆی معنایەکەدا ئەمە خۆی معنایەکەدا واتە لە قسەکانی هەمویانە وا دەرەکەوێت کە ئێستا من خوێنمەوە لەگەڵ ئەوەن 2 ساڵ تەمدید بکرێ بەڵام بە هەندێ مەرج و شەرت ئەوەی کە خوشکشمان باسی کرد دکتۆرە هەر ئیشارەتێکە پێت وایە دەسەڵاتانەی ئێستای سەرۆکی هەرێم کە زوو لە بەرنامەکان ئاماژەی پێدەن و لە دەستوریشە بڵێن ئەوەی ئێستایشی لەسەرکرێ یەکلاکراوەتەوە کۆمەڵی دەسەڵاتە ئەبێت کەم بکرێتەوە ئەبێت تعدیلی تیا بکرێت وەکو ئینسافێک واتەسەوڕ ناکەم با بە شێوەیەکی تر پرسیارەکەم بکەم پێت وایە کاک مەسعود بەرزانی لە ئێستایە ئەکرێت 2 ساڵی تری بۆ تازە بکرێتەوە بە مەرجێک دەسەڵاتەکانی دەستکاری بکرێت خۆی من هەر ئیشارەتم بە شێوازێک وازێ کردووە سەرۆکی هەرێم مادام ڕئیسی حیزبێکە کە کاتێ بێ بە سەرۆکی هەرێم لەبێ سەرۆکی هەمووان بێ ینی سەرۆکی حیزب نەبێ لە هەموو سیستەمەکانی دنیای وایە سەرۆکی دەوڵەت ئەبێ لە حیزبەکەی بێتە خوارەوە بۆ نمونە هەر تەجروبەی نزیکی ئێرانمان تورکیا عەبدوڵڵا جون ڕئیسی با بڵێن یەکێک بوو لە ئەندامەکانی حیزبەکە دابەزی خوارەوە وەکو حیزبێک نەما ئێستا ئەردوغان وەکو حیزبێک نەما وەکو نمونەیەک زۆربەی زۆری ئەو وڵاتانەی کە حکومەکە ئەبێ سەرۆکی هەمووان بێ سەرۆک تەمسیلی بەس حیزبێک نەکە وەڵامی تا ئەو یەتمێنانەی کە هەیە من لەگەڵەوەدام 2 ساڵ تەمدید کرێتەوە وەکو من چونکە وا بینم ئەگەرەوە نەبێ فەوضایە کاتی پرسیاری میوانەکە بەس یەک دەقە بۆی تەوزیحێک بدەم چونکە بۆی وا لەسەر من دەکەوێت من ناڵێم تەمدیدکردنەوە بە مەرج لە لای ئێمە قبوڵە وام نەوتووە وتومە ئێمە ئەڵین سەرەتا یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە بەو شێوەیە کە ڕوئیای حیزبەکانی کە تا ئێستا پرۆژیان پێشکەش کرۆ پارتی دیموکراتی کوردستان حضوری هەبێ لە عەرزکردنی ڕوئیای خۆی و قسەی خۆی بکارە ناو کۆبوونەوەکە دوای ئەوە دەبێ باس لەوە بکرێت ئایا بەڕێز سەرۆک بارزانی کاندید بکرێتەوە یان نا چونکە ئەمە ئیستیسنایە لە ئەسڵ یعنی ئێمە 4 ساڵ خۆی مودەی ویلایەتەکەیەتی 4 ساڵی کەش ئەو ویلایەتەکەی تەواو بوو ینی 8 ساڵەکە تا بوو ئەو 2 ساڵە بۆی کراوە درێژکردنەوەی ئێمە 2 ساڵ حو مانگی تریشی بۆ بکەین وەکو وایە ینی کەسێک وەکو وایە ینی تەشبیه مع الفارق کراسێ بکری بە 5000 بەڵام بە 15000 بۆت بدورن خۆی حەقیەوەی هەیە 4 ساڵ سەرۆک بێ تۆ بێ 4 ساڵ و 7 مانگ بەس تەمدیدی بۆ بکەی ینی ئیستیسنای بۆ بکەی مع العلم قاعدەیەک لە قانونا هەیە نابێ ینی کاک بەڕێز هەڵبژێری بە کاکە بەڕێز هاوڕیانم پێ مەڵێن کاتی تەنها یەک پرسیار هەیە سوپاس دەکەم بۆی زۆرترین کەس پرسیار بکات ئەگەر بکرێت بەس پرسیارەکە بێ سوپاس دەکەم مایکەکەت ئەگەر دەست خۆش ئەڵێنی شەکات فەرموو دکتۆر سیروان ئەگەر لایەنەکانتان نۆزدێ مانگ نەگەن بە سازان سەرۆکی بەڕێز هەڵبژێری ئەگەر لایەنەکان تا نۆزدێ مانگ بە سازان نەگەن سەرۆکی پەرلەمان دەتوانێت سەرۆکی جێگەی سەرۆکی هەرێم بگرێتەوە سەبارەت بە بزوتنەوەی گۆڕان بۆچی لە ڕای خەڵک دەترسن زۆر سوپاس کاک بەڕێز کاک حەربی مایکەکەت ئەتنەبێت دایکسیانی لە ژێرەوە دوگمەیەکە لە ژێری ژێرەوەیە بڵێ بڵێ مایکەکەی تری بەنێ ئەرک نەبێ بۆی کاتەکە استێغلالکەین ئەو مایکە داگیرسێنن دواتر فەرموو
فەرموو ناوی جەنابەتێن کاک حەربی کاک حەربی ئەو مایکەشتان کوژاندەوە ئەوەی شەکە ئێستا ئەوی تر وەرگرە ببوورە تکایە مایکەکانمە کوژێنەوە ئاوڕێیان تکایە فەرموو دکتۆر ئیسماعیل دەڵێ جەماوەری پارتی لە نەمانی سەرۆک بارزان زۆر تۆڕە دەبن ئایا چۆن لە خۆی ئەو قسەیە دەکات تا ئێستا هەڵبژاردنی کرا شتەکرایەکەوە لە ڕای خەڵک دەترسێن ئایا کە ئەوان سیستەم پەرلەمانی بێ حەقی خەڵک ناخۆ لەوانە کەسێکە بێلان بێ بێ سەرۆکی خۆی هەڵبژێرێ چۆن ئێستا لە مەکتەب سیاسیەکان بڕیار دەدرێ کە پرۆژە یاساکە بە چارە عقارێک دەبڕوە ئەو کاتیش دڵنیام هەر بە پێ مەکتەب سیاسیەکان دەبێ و کێ ببێتە سەرۆکی هێرە سۆگیانی کەواتە هەر نەبووە شتێکی قانونی هەر بۆ مەکتەب سیاسیەکان سپاس کاک حەربی کاک ڕێبوار خۆشناو زۆر سپاس بۆ هەموو لایەک ڕووی پرسیارم ئاراستەی کاک ئیسماعیل دەکەم حەز دەکەم کاک ئیسماعیل پێش ئەحداس نەکەوێت چونکە هەر ئەوان بوون پێیان وا بوو لە 23 حوزەیرانیش ئەگەر کۆبوونەوە بکەن پارتی دیموکراتی کوردستان هەمویان ڕێبوار خۆش کاک ڕێبوار خۆشناو بەڵام پارتی زۆر بە ئاسایی وەریگرت پرسیارەکەت عفو سەر پرسیارەکەم پێی بەڵام پێش ئەحداس نەکەوێت چونکە ترسی ئەوان لەوەیە زۆر دڵنیان لەوەی جەنابی سەرۆک بارزانی دەنجی جەماوەر بەدەستێنێت چونکە لە هەڵبژاردننی ڕابردوو کە هەڵبژاردن کرا پارتی و یەکێتی کە بە یەک لەسدا بەزین باروچیان لە 150 پرسیارەکەت گەیشتۆ سپاس دەکەم کاک مەتین لەنە کاتی خۆتم پێداوی تکایە هاوڕێی تری لێ بەڕێزی تری لێ ئەوێ قسە بکات هەمووی لە ڕێگەی دوورەوە باش پرسیاری دووەم بۆ هەردوو بەڕێزان ڕێوازخان و کاک ئیسماعیل هەر ئەوە ئەمان بوون باسی ئەویان نەکرد پێشتر کە ئەو یاسانەیە خود ئەو بابەتانی ڕاندی نیشتیمانیان هەیە تەوافقیان لەسەر بکرێت باشە پرۆژەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان لە 96 پەرلەمانتار دەنجی بۆدا 36 کاتی دوو کەسی ترت برد کاک ڕێبوار سپاس دەکەم کاک مەتین پرسیارەکانتان بۆ کاک ئیسماعیل بەکار نابێت بۆ کاک ئیسماعیل نوێنەری گۆڵان ئەوان لە سەرەتایەوەی کە پارتی و یەکێتی مەتین ئەوان وەکو بچوتنەوەی گۆڕان سەرەتا کە پارتی و یەکێتی حکمی 50 نەکرد لە هەرێمی کوردستان هەر ئەیانوت سازان ناکرێ و ئەو مۆزوعانە ئێستا کە هاتۆتە سازان کە حکوومەت تەشکیل کرا حکوومەتی بنکەفراوان پێکهێنرا پارتیان وەکو وەسیلە بەکارهێنا بۆ تەشکیلکردنی حکوومەت بەڵام ئێستا ئەڵێن ئەبێ لە پەرلەمان سەرۆکی هەڵێم هەڵبژێردرێ باشە کە پێشتر سازان بوو بۆ ئێستا بۆ مادەیەک بۆ فەقەڕەیەک سەرۆکی هەرێم بۆ ئەوان بەکار بێ لەناو پەرلەمان بەڵام ئەگەر بۆ نەبێ لایەنەکانی تر زۆر سپاس دەکەم بە شتێکی تریش ئەوتی جەماوەری پارتی لەوە ئەترسن کە ئەگەر جەنابی سەرۆک دەنگ نهێنێ ئەوە پرسیاری لێکرا کات یەکەم پرسیار دووبارە مەکەنەوە هاوڕێ تکایە پارتی و یەکێتی دەنگی زیاتر هێنا 170 زۆر سپاس کاک محەممەد محسین ناوەکە تەواوە مایکەکە بێت بۆ ئێرە بارزانی بۆی ئەکرێ مایکەکە بێت بۆ ئێرە کاک محەممەد چاوەڕێیە تکایە دکتۆر ڕێواز زۆر زۆر سپاس پرسیارەکانی من محەممەد حوسێنم پرسیارەکانم بۆ کاک سیروان کاک سیروان تۆ پێدوانیە کە ئێوەکەی پێویستان بە سازانە ئەو کات کار لەسەرم دەستەواژەیە دەکەن بۆ نمونە ئەگەر بڕواتان بە سازان هەیە ئەی بۆ لە پێکەنانی حکوومەتی خۆجێتی پارێزگاکان ئێوە وەک پارتی ئەو نمونێتان پێشکەش نەکرد و هەموو لایەکتان لێ فەرامۆش کرد لە لایەکی ترەوە کاک سیروان پێدوانیە هەموو ئەو قەیرانانەکە ئەمڕۆ بەرەوشی هەرێمی کوردستان و هاو نیشتمانیانی گرتووە نەتیجەی دەرهاویشتە خراپەکانی سازانە لە چوارچێوەی ڕێککەوتنی سیاسی نەک لە چوارچێوەی یاسایی بە کورتی و بە کوردی بۆ بە یاساییکردنی دامەزگاکانی داوای لێبوردنەکەم کاک حەیدەر هاوڕێگیان درەنگاتون بۆ بەرنامەکە بۆیە کات نەبووە ناوتان وەرگرین پرسیارەکەم ئاراستەی دکتۆر ئیسماعیل دەکەم ئێوە تاکو ئێستا دەتانەوێ سەرۆک لە پەرلەمان هەڵبژێردرێ چونکە ئێوە جاران باستان لە دەنجی خەڵکو و دەنجی شەقام دەکرد بۆ ئێستا ئەو مافە لە دەنجی خەڵکو و دەنجی شەقام دەسێننەوە پرسیاری دووەم ئەوەیە تاکو ئێستا ئێوە تاکو ئێستا کەستان نییە کە کاندید بێت چونکە دڵنیان خەڵکی کوردستان و منیش دڵنیام لەوەی کە کەستان نییە منافەسەی جەنابی سەرۆک بکات چونکە سەرۆک دەنگ بە کاریزمایی و لێهاتووی پێشمەرگایەتی جەنابی سەرۆک دەدا یعنی هاوڕێکانت کاتی پرسیاریان نامێنێت ئێمە دڵنیان لەوە ئێوە کەستان نییە منافەسەی هاوکاری وە بێ هاوڕێیان ببورن ئەو کەسانی ناویان نووسراوە سێ کەسی تریشیان ناتوانن پرسیارکەن کاگڕێکان
کاگڕێکان ئەخر ئێمە چۆن جواب قسەکە ئەوەیە چۆن جواب بنەوە باشە باسی هەڵبژاردنت کرد ئەدی سەرۆک لە ساڵی 2005 لە پەرلەمان هەڵبژێردات هەر ئێوە بوون دەدان گوتی شەرعیەتێکی نییە چونکە لە پەرلەمان هەڵبژێرداوە ئێستا خێرە دەبێت سەرۆک لە پەرلەمان هەڵبژێردێ زۆر زۆر سپاس کاگڕێکان کاک پێشەوە سلمانی کە لەم وڵاتە ئەگەر هەر حیزبەک دەبی ناتوانێت فەرموو زۆر سپاس ڕێگەت پێدەم قسە بکەی کاکە وەرە دانیشە کەوە ئەسلوبی بێت با بفەرمێت سپاس بیگەڕێنەوە بەڵێ فەرموو قسەکان فەرموو قسەکان بکە باسی بوو لە ناوی جەناب کاک پێشەوە کاک پێشەوە پرسیارێکم بۆ دکتۆر ئیسماعیل کە باسی لێدوانەکانی سەرۆکی پەرلەمانی کرد ئێمە بێکی لە لێدوانەکانیشی لە پێیجی تایبەتی خۆی ئەڵێ پێتان چۆنەکە لە ماوەی سەرکێرامە چیتان بۆ بکەم ئەمە یەکە پێ دوای نییە ئەوانەی کە ئەڵێ با مدەبدەین بەلایەنەکان لە پێناو حەزوو ئارەزوەکانی خۆیان پێتان چۆنەتی چیتان بۆ بکەم لە کاتی ئەو کاکەیەخی ئەو مایکە بڕوا بۆ لای کات نەماوە ببوورە فەرموو بەڵێ زانم ناو چی بوو؟ کاگرێبار پرسیارێکم بۆ کاک سیروان تۆ لە سێژەیرانی ڕابردووت ڕێبوار خۆشناوە لە سێژەیرانی ڕابردووتت چەند ڕێبوار خۆشناومانێ دوو دانە باش لە سێژەیرانی ڕابردووتت ماوەی درێژکراوەی سەرۆکی هەرێم نایاساییە ئەدی ئەم جارە چی دەڵێ بەڵێ مایکەکە بێت بۆ لای ئەم کاکەی پێشەوە کاک ڕێبوار ئەخیر پرسیارە فەرموو وڵای دوو پرسیارمەیە زۆر بە کوردی پرسیار بێ بۆی وەڵامی بۆ وەرگریتەوە بەس ئەوەندا چونکە زای چی من کەمتر لە دەزانماوە بۆ هەموو پرسیارەکان پێم خۆشەوەمان بۆ ڕوون بکەیتەوە کاتێک جەنابی سەرۆک کۆماری پێشووی عێراق بەڕێز جەلال تاڵەبانی کە نەخۆش کەوت ماوەی ساڵێک و 8 مانگ نەخۆش کەوت بۆ ئەو کات ئێوە لە خەمی خەڵک نەبوون کە ئەم وڵاتە تووشی قەیرانی گەورە هات بوو جەبڕا بۆ کەستان دەستنیشان نەکرد شوێنی سەرۆکی کۆمار بگرێتەوە کە کورد و ئەم وڵاتە تووشی ئەم قەیرانە نەبێت پرسیارێکی ترم بۆ دکتۆر ئیسماعیل هەیە ئێوە زۆر باسی ئەوەکەن کە نابێت سیستەم ببێ لە ناو خەڵک هەڵبژاردن بکرێت بۆ لە دەنگی خەڵکە ترسێن لە کاتێکدا کە سیستەم ئەگەر سیستەم پەرلەمانی بێت یا سەرۆکایەتی کە خەڵک دەنگی بۆ بدات ئێوە لە هەفتەی شوبات ڕێنیشاندەری خەڵک بوون ڕابەری خەڵک بوون پێشەوای خەڵک بوون بۆ ئەوەی خەڵک ئێوە بگەێنێ بە کورسی دکتۆر سیروان کاتمان کۆتاییاتوە هاوڕێیان مەجال بدەن کات بمێنێ دێمە وڵاتان دکتۆر فەرموو وەڵامی پرسیارەکان بە کورتی پوختی بەس ئەوە لە بەرچاو بگری کە کاتمان زۆر کەم باشە من لە ئاخیرەوە دەستی پێەکەم بەڕێزان لە ئاخیرەوە دەستی پێەکەم مەگەر و حەقە بە خۆمە دەمەچەند لە دکتۆر ڕێواز پرسیارە کراوە بەڵام لەبەرەوەی من بۆ چەند جارێ لە خزمەتی فەخامەتی بەڕێز مام جەلال بوومە وەکو هاوڵاتێک حەقی خۆمە ئەو قسەیە بکەم کە بەڕێز مام جەلال ئەو ماوەیە کە لە پۆستەکەی نەبوو کەس جورئەتی نەئەکرد نەک لە ڕووی سیاسی و عەسکەریەوە لە ڕووی قورسایی ئەو پیاوە لە پرۆسی سیاسی عێراقی حەزەکەم بزانین بەڵێ کاک مەسعودیش قورساریە و مام جەلالیش قورسایی هەیە مام جەلال حتا کاک مەسعود لە پەیامەکەی خۆیان باس لە پێگەی مام جەلالەکە و دەوری مام جەلال لە سەقامگیری وڵاتەکەمان بۆیە بەڕێز مام جەلال دەورێکی زۆری بینیە هەم لە معادلاتی سیاسی ناو عێراق هەم ناو کوردستان وەڵامی پرسیارەکان من خەمیەوە کاتی وەڵامتان لەبەرەوەیشە کەس دەستی درێژ نەکردەوە کەسێ بخاتە جێگەی ئەوە یەک ئەوە قووەتی خۆی بوو کاک ڕێبار وتی لە سی حوزەیران من وتومە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی لێم نایاسایی سەچ دەڵێم من لە سی حوزەیران وتمە لە فەیسبووکەکەیشم ماوە دەتوانی بەڕاشکاوانە ئێستاش بڕۆیتەوە بۆ ناو فەیسبووکەکەی من بیدۆزەوە لە ئەرشیف لە سی حوزەیران بزەبت وام وتووە ئیجراعات قانون دوولایەن هەیە مەوزوعی و شەکلی دکتۆر ڕێواز ئەزانێ کە برادران شەزانن وتمە ڕێکارەکانی دەرکردنی یاسای درێژکردنەوە ڕێکارێکی نایاسایی بوون نەخودی درێژکردنەوەکە ئێستاش دەڵێم ڕێکارەکانی شکلی دەرکردنی درێژکردنەوەی یاسای حوزەیران نایاسایی بوو نەک لە ڕووی مەوزوعیەوە ئێستاش دەڵێم بڕۆ دکتۆر ئەو کاتە کە ماوەکە بۆ سەرۆکی هەرێم درێژکرایەوە بۆچی پەرلەمان وەکو مەرجع بوو ڕۆڵی پەرلەمان زۆر گرنگ بوو و چاوەڕێی دەستی پەرلەمان بوون کە ئەمی شە بکات وەکو پارتی دیموکراتی کوردستان لەلایەن بڵێن ئێوە یەکێتی نیشتوانی کوردستان لە سێ حوزەیرانە ماوەکەتان درێژ کردەوە بۆچی ئێستا پەرلەمان بە مەرجع نازانم پێتان وای نابێت لەناو پەرلەمان ئێستاشە پەرلەمان مەرجعە بەڵام قەواعدی لوعدا ڕێساکانی گەمەکردنی سیاسی و یاسایی لە کاتی سی حوزەیران تەواو 180 پلا پێچەوانی ئێستایە چونکە لە سی حوزەیران حکوومەتی زۆری نەبوو پارتی و یەکێتی بە زۆرینەی 59 کورسی یاساگانیان دەرەکرد بەڵام ئەمڕۆ حکوومەتێکی ئیتلافی گشتگیرە لەسەر بنەمای سازان بۆیە یاساگان شەبێ بە سازان ئێستا ئێوە دان بە پەرلەمانیان پێتان وایە پەرلەمان مزداقێتی خۆی هەیە شەرعی خەڵکی کوردستانە یاسا ڕەهاندە نیشتمانیەکانیش دەبێ بە سازان لە بەیاننامەی سەرۆکی هەرێمی کوردستان هەمان شت باس کرابوو
کە پەرلەمان میزداقیەتی خۆی هەیە؟ نا باسی سەرۆکی پەرلەمانی کردو ئاگات لێ بێ باسی یعنی ئەوە سەرۆکی پەرلەمان میزداقیەتی ئەوە من نیم کاکە لە بەیاننامەی جنابی سەرۆک هاتووە کە باز لەوە کات کە مزداقەتی لە دەداوە سەرۆک نەک پەخیر قسەت پێ سوپاس دەکەم. خاڵاخە پرسیارەکانیان گرنگ بوو بکەم منیش ئەوەم ئەویست کە کات لەمێنێ بۆ پرسیارەکان لە من مەکەن دوای بەرنامەکە وەڵامی یەک بە یەکتان باباتەوە فەرموو. ئەڵێک من بەڕێی من وایە سەبارەت بەوەی کە کاک بەڕێز ئاماژەی بێ کرد وتی لە پاش 19 حوزێران من چی هەدا من قەناعەتم وایە پێش 19 حوزێران ئێمە یاسایەک دەرەکەین بە سازان هەموو لەسەری ڕازی ئەبێ کورد لەم خەیرانە ڕزگاری ئەبێ بەڵام خوا نەخواستە ئەگەر نەکرا ئەو یاسایە دەربکرێ پێش 19 بڵێنە هەشت ئەوە مادەی 15 لە قانونی سەرۆکاتی هێرێم ژمارەیەکی 2015 کە باس لەوە دەکات کە ئەگەر لە حاڵەتێکدا جێی سەرۆکی هێرێم بەتاڵ بێ سەرۆکی پەرلەمان بۆ 6 ڕۆژە چێتە جێگەی ئەم جێگەیە بەتاڵ نییە. قرارێکی محکمەی اتحادیشم هەیە مبادئ دستوریشم هەیە ئەڵێ يستمر الرئيس في منصبه لحين انتخاب رئيس جديد واتە ئەو سەرۆکەی کە هەیە مادام نەمردووە مادام استقالەی نەکردووە مادام شێت نەبووە دوو لە مەقامی جنابیان بەردەوامە بێ هەتا وەکو لایەنە زۆر سپاس دکتۆر تکایە کاتی میوانەکانی تکایە فەرموو دکتۆر ئەو 6 ڕۆژە دکتۆر تکایە سەرۆکی پەرلەمان بچێتە جێگەی ئەگەر لەماوەی ئەو 6 ڕۆژە دکتۆر سیروان تکایە دوای 6 ڕۆژەکە چ دەکەین هەم سەرۆکەکە دێینەوە ئەما بێتە فلان فەرموو دکتۆر ئیسماعیل زۆر سپاس فەرموو دکتۆر بەڵێ وەڵامی پرسیارەکان سوپاس دەکەم. ئەمانەوێت قورسایی و سنگ بدەینەوە بەڕای خەڵک ئەوە بزوتنەوەی گۆڕانە نە چەکی هەیە نە پارەیەکی بەدەستەوە نە هێزی سەربازی هیچ شتێکمان نییە ئەوە ئێمە بوون سنگ و قورسایی ئەگەڕینەوە بەڕای خەڵک ئێمە ئەگەڕینەوە بەڕای خەڵک فەرموو با خەڵک حەکەم بێ بەڵام پێشووتر ئاماژەم پێ کرد بۆچی ئێمە لەوەش ناشترسین ئەسڵ لەناو خەڵکەوە هەڵبژێرێت بەڵام ئێمە پێمان وایە ئەگەر لەناو خەڵکەوە هەڵبژێرێت تەسەوری ئەوە ئەکەین کێشە و ناکۆکی دروست بێت لەبەرەوە ئێمە کێشە و ناکۆکی دروست دەبێت با لەم قۆناغیە لە پەرلەمانەوە هەڵبژێرێت دواتر بەڕێزان ئێستاکە گەشتوونێتە قۆناغێک ناتوانی هەڵبژاردن بکەیت ناتوانین هەڵبژاردن ناو خەڵکەوە بکەیت ئێستاکە چارەسەر چیە بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان مەرجەعی شەرعی خەڵکی کوردستانە و خەڵکی کوردستان دەنگی پێداوە کەواتە لە ڕای خەڵک ناترسی آخر کاتی نەماوە ئەزانم آخر ئەبێ کاتەکە منیش ئەبێ کاتی دوو میوانی ترم هەیە پرسیارێکی تر ئاراستەی من کرا سەبارەت بەوەی ئێمە بۆچی پێش ئەحداث بکەوین بۆ بڵێن لە خۆمان و تەخمینی ئەوە بگەین بڵێن پارتی قبولی ناکەن کاکە ئێمە لەبەر ڕۆشنایی معطیات و مقدماتە حکومەتەی ئێمە بۆ نمونە ئەندام پەرلەمانێکمان بەس باسی ئەوەی بەڕێز کاک مەسعود بەرزانی کردبوو دوو ئەندام پەرلەمانی تری بەڕێز لێیاندا و خەڵکێکی تر بۆ نمونە وای ئێستاکە وای لێکەداتەوە کە باس لەوە ئاکەی ویلایەتی بەڕێز کاک مەسعود کۆتایی پێ هاتووە قبولی ناکەن بۆی ئێمە پێمان کاتی چم لەماوە دکتۆر ئێمە بۆچی لەوە ئەترسی ئەگەر کاک مەسعود خۆی هەڵبژێرێتەوە پێشتر دەی 170 هێناوە نازانم شتێکی لەو بابەتانە ئێمە منافیس و شانەمان نییە طبعا جارێ بڕیار نەدراوە کە هەڵبژاردن بکرێت ئێمە منافیسمان هەبێیان نەبێت بەڵام بەڕێزان جنابتان پێویستەوە بزانن ئەگەر هەڵبژاردن بکرێت لە ناو خەڵکەوە جەنابی کاک مەسعود بەرزانی بە پێی یاسا مافی خۆکاندیدکردنەوەی نەماوە زۆر سپاس من وڵا بەس پرسیارەکان ئەوەی کە لێم کرا کە ئەگە دکتۆر سیروان جوابی داوە من پێویست ناکات جوابی بدەمەوە وە کەسیش داوای لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرۆ تا کاندیدێکی ترێ بێ و کاتە گینابیرمان لە کاندیدە کردەوە بەڵام ئەمە یەک قسە لەسەر مادەی 15 یاسای سەرۆکایەتی هەرێم بکەم بەڕێز دکتۆر یوسف نابێ بە سەرۆکی هەرێم بەڵام ممارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکەکە بەراوردکردنی ئەمە لەگەڵ ئەو بڕیارەی کە محکمەی اتحادی ساڵی 50 ژمارە 50 دەرکردووە هیچ بڵین لە ڕووی منهەجی و لە ڕووی قانونی و مۆزوعیەوە وارد نییە نزیکترین نمونە لە لای ئێمە ئەوە لوبنانە مادەی 62 دەستوری لوبنانیەڵێ لە حاڵەتی چۆڵبوونی پۆستی سەرۆکاتی بە هەر هۆکارێک بە وەکالەت ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆک بە ئەنجومەنی وەزیران نەسپێرێت ساڵێک و 3 مانگە میشێل سلێمان ئەو کاتێک کە ویلایەتەکەی تەواو خۆی خواحافیزی کرد و ڕۆشت ئێستا ئەنجومەنی وەزیران بە وەکالەت سەلاحیەتەکانی ئەو جێبەجێەکە لوبنان پەرلەمان هەڵبژێرێ خەڵکی نابژێرێت لەسەرەوە ئاخر جەنابی کاک مەسعود ئێستا شەرعیەتی ناو خەڵکی نەماوە شەرعیەتی ناو خەڵکی جەنابی کاک مەسعود لە ساڵی 2013 تەواو بوو ئەو کاتی کە پەرلەمانی کوردستان تەمدیدی بۆ کرد ئەو شەرعیەتی ئێستا جەنابی کاک مەسعود هەیەی شەرعیەتێکی پەرلەمانیە لە پەرلەمان دەنگی پێدراوەتەوە گینا ئەو شەرعیەتی ناو خەڵکی تەواو بووە دو قسم بەس ئەگەر لە 6 ڕۆژەکە دکتۆر تەواو نەبوو ئەگەر لە 6 ڕۆژەکە مدەیەکی کاک دکتۆر مدەیەکی تەنزیمیە ئەگەر لەو 6 ڕۆژە بۆ تەنزیم دانراوە نەکرا خۆی بۆی تەمدیدەکەن
ممارسەی ساڵحێتی خۆی کاتی مناقەشەمان نەماوە ئەگەر تەواو نەبوو تەمدید دەکەن نەخێر پرۆژەکەەکان تاواکەین ئەگەر تەواو نەبوو دکتۆر بۆ بەرنامەیەکی تر مناقەشەدان دکتۆر محەممەد بازیانی پرسیار لێ نەکرابوو بۆ ناکرێ بە هیچ شێوەیەک بۆ سەرۆکی پەرلەمان بەڵکو معالەجەیەکی قانونیە دۆزینەوە لانی کەم یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن تعدیلەکەین بۆی بتوانین داوای یارمەتی لە کۆمیسیۆنی بازیانی دو قسە وەک ڕێخەری بزافی چاکسازی و گەشە لێرەدا ئەڵێم چونکە تەجروبەی پێشترمان هەیە بە قەنەعەتەوە دڵنەوەیەک بە میلەتە دەم ئەگەنە نەتیجە چونکە بەرژەوەندی حتا ئەگەر نیشتمانیشیان نەوێ ئەوان بەرژەوەندی حیزبی خودی خۆیان ئەکەوێتە خەتەرەوە ئەگەر نەگەنە نەتیجە ئەگەنە نەتیجە زۆر سوپاسانەکەم کۆنتترۆلەکانتان ئامادە بکەن نەچینە لە ڕاپرسی کۆتایی بڵێ کۆنتترۆلەکانتان ئامادە بکەن پێت وایە تا 90 مانگ لایەنەکان دەگەنە سازان ژمارەیەکە لەسەر کۆنتترۆلەکانتان ناگەنە سازان ژمارە دووە لەسەر کۆنتترۆلەکانتان بڕیارم نەداوە ژمارە سێ لەسەر کۆنتترۆلەکانتان فەرمون دەست پێ بکەن. وەکوە بینن ئەمە ڕاپرسی دووهەمی ناو ئەم ئەڵلقەیە یاخود ڕاپرسی کۆتایی ناوە ئەڵلقەی دووجار بیرکەرەوەیە پێت وایە تا 90 مانگ لایەنەکان دەگەنە سازان ناگەنە سازان تا چرکەکانی کۆتاییە بینیت گۆڕانکاری لە دەنگەکان هەیە بەڵێ دەنگدان کۆتایی هات لە ڕاپرسی کۆتایی ناوە مەڵلقەیە 51% و بەڕێزانەی لێرە دانیشتون ئەڵێن لایەنەکان دەگەنە سازان لە 45 ئەڵێن ناگەنە سازان و 4% بڕیاری نەداوە ئەرکرێ کاکە لادێ ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە وەکوە بینن لە 12 ئەڵێت لایەنەکان دەگەنە سازان لە 29 ئەڵێ لایەنەکان ناگەنە سازان 59% بڕیاری نەداوە چاوەڕێ بۆ دوای گفتوگۆی ناو بەرنامەکە دەنگی خۆی یەکلایی بکاتەوە تکایە ئەنجامی هەردوو ڕاپرسیەکە دەکەوێت بۆی بەراوردێکی بکەین پرسیاری ئەمەڵقەی دووجار بیرکەرەوە ئەوە بوو پێت وایە تا 90 مانگ لایەنەکان دەگەنە سازان لە ڕاپرسی یەکەمە 12% بەرکەوتووە لە ڕاپرسی دووەمە زیادی کردووە بۆ 51% لە ڕاپرسی یەکەمە ناگەنە سازان 29% بەرکەوتووە لە ڕاپرسی دووهەمە زیادی کردووە بۆ 45% و لە ڕاپرسی یەکەمە 59% بڕیاری نەداوە لە ڕاپرسی کۆتاییە تەنها 4% ماوەتەوە ڕێزی یادگار فایق و تەواوی ستافی دووجار بیرکەرەوە قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوەدان.